میانی بەڕێز هەموو لایەکان زۆر زۆر بەخێر زۆر سوپاسان دەکەین بەناوی ئینسپێکتۆرژینەوە و گەشە پێدان کە وەختی خۆتان تەرخان کرد بۆ مناقەشەیەکی ئەوها گرنگ و سەرنجڕاکێش دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق. جارێکی تر هەمووتان زۆر زۆر بەخێر بن. لەم دانیشتنەدا ئەو دەرەنجامانەی کە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق تا ئێستا دەرچوون چ پەیوەندی بە تەواوی نێوان هێزەکانی سیاسیەوە هەبێ یان پەیوەندی نێوان حزبە سیاسیەکان و نخبەی سیاسی عێراق بە کوردستانیشەوە لەگەڵ دەنگدەر هەبێ، هەروەها ئەوەی کە پەیوەندی بە پەیوەندی ئەقلیمیەوە هەبێ عێراق و کوردستانیش چاوەڕێن کە لەو سەمینارەی ئەمڕۆدا معالەجە بکرێ. تەمان دوایی هەر بەڕێزێک دەتوانێت چه پرسیار بکە چه مداخەلەشی هەبێت. لەبەرەوە ئێمە با بڵێین میوانەکانمان ئەوانەیە کە مەحاضەرەکە پێشکەش دەکەن چوار بەڕێزن، بەڕێز دڵشاد میران چاودێری سیاسی و بەڕێز دکتۆر عومەر نورەدینی و بەڕێز دکتۆر سەرباز نەبی و بەڕێز دکتۆر هەوات نێروەیی کە تەشریفی بە دهۆکەوە هێناوە قسە دەکەن. ئەرێکی چارەگێک مەجالی قسەکردن هەیە و دوایی دەدەخەش بۆ هەر یەکێک کە تەکمیلی قسەکانی خۆیانە پرسیارەکان وەڵام بداتەوە. هیوادارم بە نەتیجەیەکی باش هەمومان بەڕەزامەندیەوە لێی دەربچین و بتوانین شتێک لەگەڵ خۆمان بگرینەوە. جارێکتر زۆر بەخێر بێن و لە کاک عومەر نورەدینیەوە دەست پێ دەکەین ئەگەر بکرێت بە ئێوارەتان باش. زۆر سپاس بۆ برای بەڕێز کاکسەرۆ و بەڕێزان لە ئینستیتۆ، سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان. مەجلیسێکی گەرم و خۆش دەبێت بەڕاستی. ئەم بابەتەکەش زۆر زۆر گرنگە. ئینسان شانازی دەکات لە حزوری ئەم مەجلیسەدا هەندێ بیر و بۆچوونی خۆی لەسەر ئەم بابەتە بخاتە ڕوو. هەڵبژاردننی ئەم جارەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە خولی پێنجەمە لە ڕاستیدا دەکرێ بڵێن هەڵبژاردنێکی جونگەیی بوو، مەفسەلی بوو، واتە بەو مانای کە ئەوەی پەیوەندی بە پرۆسەی هەڵبژاردنەوە هەیە، بە تایبەتیش لە ساڵی 2005ەوە بە تەواوەتی ئەم هەڵبژاردنە جیاوازە لەوانی پێشخۆی، هەم لە ڕووی ڕێخستنی قانونیەوە کە قانونەکە بەڕێستان دەزانن جیاوازی هەبوو، هەم لە ڕووی ئەو سیستەمی هەڵبژاردنەوە کە قانونەکە لەگەڵ خۆی هێنا، هەم لە ڕووی جانبی تەکنیکی و سوودوەرگرتن لە تەکنەلۆجیا و هەم لە ڕووی جۆر و نسبەتی بەشداریکردن، هەم لە ڕووی ئەنجامەکانیشەوە. تا ئەو ڕادەیەی پەیوەندی بە جانبی تەکنیکی و تەکنەلۆجیەوە هەبێ لەگەڵ بوونی سەرنج و تێبینی جۆراجۆر لێر و لەوێ، بەڵام دەکرێ بڵێن نمونەیەکی باش بوو کە توانرا تا ڕادەیەکی باش لە ڕووی تەکنیکی و لایانی تەکنەلۆجیەوە بکرێتە هەڵبژاردنێک کە بە بەراورد لەگەڵ هەڵبژاردنەکانی ڕابردوو کەمتر دەستێوەردانی خراپ و تەزویری تێدا بێ و یان دەکرێت بڵێن بە بەراورد لەگەڵ هەڵبژاردنەکانی ڕابردوو نەزیهترین یا پاکترین هەڵبژاردن بووە. ئەمە هەڵبەتە مانای سیاسیشی هەیە کە پەیوەندی بە نسبەتی هەڵبژاردنیشەوە هەیە. مەبەستم پێ بەشداریکردن لە دەنگدان، چونکە پێدەچێ ئەو ڕێژەی دەنگدانە و ئەو ژمارەی دەنگدانەی کە حزب و لایەنە سیاسیەکان هەم لەسەر ئاستی عێراق هەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەدەستیان هێناوە نزیک بێ لە دەنگی حەقیقی ئەوە.
لەژێر کاریگەری دەستێوەردان و بەلاڕێدابردندا نەبێت. بۆیە ڕەنگە بەشێکی لەوەی کە ڕێژەی دەنگەکانی حزب و لایەنە سیاسیەکان کەمی کردووە پەیوەندی بەلایەنی تەکنەلۆژی و چۆنیەتی ڕێخستنی بێ کە کەمتر مەجالی دەستێوەردانی هەبوو. لە ڕووی ڕێژەی و بەشداریکردن لە دەنگدان هەموو لایەکتان دەزانن کە بە بەراورد لەگەڵ هەڵبژاردننی ڕابردوو ڕێژەکە کەمی کرد. ئەم جارە بە شێوەی گشتی لە 141 بوو. ئەمە ڕەنگە لە هەرێمی کوردستان ڕێژەکە زیاتر بوو بێ، بەڵام لە کۆی گشتیدا لە هەرێمی کوردستانیش ڕەنگە لە شارێک بۆ شارێک لە جوگرافیای ئەملا و ئەولا بە تایبەتیش ئەگەر بەراوردی کەین لە هەرێمی کوردستان ڕێژەی دەنگدان لە دهۆک زیاتر بوو. کەمی ڕێژەی دەنگدان بەشێکی وەکو باسم کرد پەیوەندی بە لایەنی ڕێخستنی پرۆسەوەکەوە هەبوو لە ڕووی تەکنەلۆجیا و لایەنی تەکنیکی و لۆجستیەوە. بەشێکی تریشی پەیوەندی بەوە هەبوو کە لە ڕاستیدا جۆرێک لەوەی پێی دەگوترێ لاموبالاتی سیاسی یان بێئومێدی سیاسی لەوەی کە هەڵبژاردن ببێتە دەرفەتێک بۆ باشکردنی بارودۆخ بە تایبەتیش وەرچەرخانی ئیجابی لە پرۆسەی سیاسی و بە تەحلیلیش لە حکومڕانیکردندا. قسەیەکی باویش هەیە دەڵێ هیچ کات تەوەقوعی ئەوە مەکە دوای هەڵبژاردنەکان بارودۆخەکە باشتر بێ. ئەوە نەک هەر لێرە لە ئەمریکا هەتا دەگاتە دوایین وڵات لە شەرق. بەڵام هۆکاری تریش هەبوون کە بەشێکیان لەوەی کە ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانیشەوە هەبوو، ڕەنگە لە جوگرافیای هەرێمی کوردستاندا ئەگەر بەراوردێک بکەین خاڵەتەکان بمانگەێنێتە هەندێ خاڵی ئەو تۆ کە لەگەڵ عراقیش جیاوازی هەبێ. لە سەراستی عراق کەمی ڕێژەی بەشداری لە دەنگداندا دەمانوا بۆ پرسێکی تر، ئایا ئەم ناڕازی بوونە یان ئەم لاموبالاتی سیاسیە یان ئەم بێئومێدیە دەبێتە مای ئەوەی کە حاڵەتی ئیستقراری سیاسی و ئیجتیماعی بەو شێوەیە بەردەوام بێ. ئەگەر بگەڕێنەوە بۆ هەڵبژاردنەکانی مەسەلەن پەرلەمانی ئەوروپا لە ساڵی 2014 و 2019 ڕێژەی بەشداری بە شێوەیەکی گشتی لە نێوان لە 140 تا لە 150 لە وڵاتێکیشەوە بۆ وڵاتێک گۆڕا. مەسەلەن لە سلۆڤێنیا وا بزانم لە 126 بوو، لە لۆکسەمبۆرگ لە 180 زیاتر بوو. بەڵام لەوێ ئەو بەشداری نەکردنە لە دەنگدان لە پرۆسەی هەڵبژاردن ڕەنگە فەرقی هەبێ لێرە. لەوێ بەلایەنی کەمەوە بەشێکی لەوەیە کە خەڵک پێی وایە بەشداریکردن حاڵەتەکە خۆی بەردەوام دەبێت یان سیستەم هەیە و بێئومێد نابێت لە سیستەم بەشدار بێ یا بەشدار نەبێت. بەڵام لە عراقا ئەم ناڕەزایەتی هەیە، ئایا تا هەڵبژاردنێکی تر پرسیار ئەوەیە ئاوا دەمێنێتەوە؟ لە ڕاستیدا ئەمە وەڵامی ئەم پرسیارە ئاسان نییە. ڕەنگە پەیوەندی بۆەوە بێ کە لێرە بەدواوە هەڵبژاردن چی لەگەڵ خۆی دەهێنێ لەوەی پەیوەندی بە پرۆسەی سیاسی و بە تایبەتیش حکومڕانەتیەوە هەیە کە ئێسام هەڵبژاردنە عراقی خسۆتە ناو دوڕیانێکی سەختەوە. ئایا بە بێدەنگی دەڕوات یان سەردەکێشێ بۆ جارێکی تر خۆپیشاندان، یان لەوەی کە خەڵک بێ ئومێد بێ لە هەڵبژاردن و بێ ئومێد بێ لە خۆپیشاندان، ئایا پەنا بۆ ئالەتی دیکەی بۆ نمونە مەسەلەی ئالەتی ئەو تۆ کە توندوتیژی لە خۆ بگرێ بیر لەوە دەکرێتەوە. لە عراقدا هەموو ئەو ئەگەرانە واریدن. لەوەی کە گوتم نەتیجەی هەڵبژاردنەکان و کۆی پرۆسەکە عراقی خسۆتە ناو دوڕیانێکەوە.
لەلایەکە هەم لە خۆپیشاندانەکانی 2019 کە شەقام قسەی خۆی کرد و تا ئەو ڕادەیە پەیوەندی بە هەڵبژاردننی پێشوەختە بوو بڕیار درا و دەسەڵاتی سیاسی بڕیاریدا کە ئەمە وەربگرێ و لە هەڵبژاردننیشدا خەڵک قسەی خۆی کرد بە تایبەتی ئەگەر خوێندنەوە بۆ ئەو مەسجانە بکەین کە هەڵبژاردنەکە پێمانی وت هەم لەسەر ئاستی عێراق هەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان بە تایبەتیش ئەو حزب لایەنە سیاسیانەی کە زۆرینەیان هێناوە بەشی زۆری لەوانەی بەشداریان لە دەنگداندا کردووە لەگەڵ تەشخیصکردنی ئەو حزب لایەنە سیاسیانەی کە زۆرینەیان هێناوە پێمان دەڵێ ئیرادەیەک هەیە لە ناو شەقامی سیاسی عێراق و کوردستاندا کە پشتیوانی لە ناسنامەیەکی نیشتیمانیانە لە سیاسەتێکی نیشتیمانیانە دەکات بە دەربڕینێکی تر هەڵبژاردنەکە پێمان دەڵێت سیاسەتی تائیفی پێڕەوکراو لە بەغدا خراپە وەلائیبوون بۆ وڵاتانی دەور و پشت کە تەدەخولی سلبیان هەیە ڕەفزی دەکەینەوە وامان پێ دەڵێ بەڵام پرسیارشتر دێتە پێشەوە ئایا هەر بەڕاستی لە عێراق سندوقی دەنگدان دەبێت بەو تاکە میکانیزمەی کە ئێمە دەسەڵاتی سیاسی لێ وەربگرین یان تا ئێستاش ئەوەی کە دەگوترێ دەسەڵاتی سیاسی لە لوولەی تفەنگەوە دێ لە عێراقدا ئێستاش ئەمە هەر کاریگەری هەیە ئەوەی کە ئێستا دەیبینن جەنابتان مەسەلەی قبوڵ نەکردنی نەتائیج و هەڕەشەکردن لە مەسەلەی بەکارهێنانی هێزی سەربازی و خۆپیشاندانەکان کە خەریکە بەرەو ئاراستی توندوتیژی دەڕۆ لە هەرێمی کوردستانیش نەتیجەکان بە تایبەتیش ئەوەی کە پەیوەندی بە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانەوە هەیە یان ئەوەی لە دەستوری عێراقدا بە ناوچە کێشە لە سەرەکان ناوزەت کراوە هەمان مەسیجیدا لەوەی کە ئێمە جارێکی تر ئینتیمای ئێمە و دەنگی ئێمە بۆ حزبە سیاسیەکانی هەرێمی کوردستانە لە سەروشیانەوە بۆ پارتی دیموکراتی کوردستان لەوێش دەبینین کە ناسنامەی نیشتیمانی بوون جارێکی تر بە شێوەیەکی تر خۆی نیشان دەداتەوە لەوەی هەرێمی کوردستان دیسان بە بەراورد بە هەڵبژاردنەکانی ڕابردوو هەم بە گشتی جۆر و ڕێژەی بەشداری گۆڕانی بەسەردا هاتووە هەمیش لە حیزبە سیاسیەکان ڕەنگە لە هەولێر لە دهۆکیش حاڵەتی ئۆتۆمان هەبێ کە دەنگی ناڕازی هەبوو لە ڕابردوودا هی پارتی بووە بۆ ئەوانی ترچوو بێ بەڵام لە کەرکووک و لە سلێمانی معادلەکە بەعکسەوە و دەنگی پارتی بۆ نمونە لە سلێمانی 6,000 زیادی کردووە و لە کەرکووکیش گۆڕانی بەسەردا هاتووە ئەمە پێمان دەڵێ کە ناڕەزایەتی هەیە لەگەڵ ئەوەی کە تەئید هەیە و پەسەندی هەیە متمانە نوێکردنەوە هەیە بەڵام جۆرێک لە نیگەرانیش هەیە لە چی لەو حزبانەی کە هەرێکە و لەو جوگرافیایەدا خاوەنی دەسەڵات و دەریش کەوت کە لە عێراق و لە هەرێمی کوردستانیش نەوەیەکی تازە هەم لە دەنگدەر هەم کە لە ڕووی سیاسیەوە هاتوتە ناو گۆڕەپانەکەەوە تشرینیەکان و سربەخۆکان ئەم جارە هەم لە ڕووی لەسەر ئاستی عێراق هەم لە پرسی دەنگداندا بوون بەهێز هەم لە ناو پەرلەمانیشدا دەبن بەهێز ڕەنگە لە داهاتووشدا ڕۆڵ ببینن لە هەرێمی کوردستان مەسەلەن دەرکەوت کە حزب لایەنی سیاسی هەیە هیچ هەیکەلێکی تەنزیمی نییە هیچ زۆر کەمیش پارەی سەرف کرد کاندیدەکانیشان سەردانی دەنگدەرەکانیان نەکردن لە بازنەکان بەڵام زۆرترین دەنگیشیان هێنا بەڕاستیدا ئەمە جێگای لە سەروەستانە کە دەبێ حساب لەسەر ئەوە بکرێ ئەم دەنگدەرە تازەیە ئیتر
دەچێتە ناو مینبەری پەرلەمانەوە و دێتە گۆڕەپانی سیاسیە وەکو کاراکتەرێک دەبێ چۆن حزب لایەنە سیاسەکانی تر حسابی لەسەر بکە. قسە زۆرە وەختیش کەمە کاکسەرۆ ڕەنگەگەر وەختیشم مابێ بەڵام من هەر ئەوەندە قسە دەکەم. زۆر سپاس دەکەم. بەڵێ ئەو بدەقە بۆ من باشە ئەو بۆ تۆ بۆ 16 دقەی بەڵام لە ڕاستیدا دوایین قسەی من ئەوەیە کە لەسەر ئاستی عێراق هەم سائیرون هەم حەلبوسی هەم پارتی دیموکراتی کوردستان ئەو سێ هێزن کە زۆرترین دەنگیان هێناوە متمانەی شەقامی سیاسی عێراقی لەوانەی کە دەنجیان دیاوە زیاتر بە ئەو هێزێ. لە ڕابردووشدا باسی ئەوە دەکرا کە پێش هەڵبژاردنیش کە ئەم سێ هێزە جۆرێک لە حیواریان لە نێواندا هەبێ بۆ ئەوەی لە داهاتوودا چۆن سیادەی عێراق بە نیشتیمانی بکرێتەوە، چۆن حکومڕانی بە نیشتیمانی بکرێتەوە، چۆن سیاست بە نیشتیمانی بکرێتەوە. بەڵام لە بەرامبەر ئەوانیشدا ئێستا بەرەیەکی تر سەری هەڵداوە. تاوەڕادەی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە من پێم وایە کە لە ساتە وەختی ئێستادا حزب لایەنە سیاسی کوردستانیەکان ئەوەی کە بینیمان ئەم لە دوێنێ ئەم جم و جۆڵ و گفتوگۆیە تەوەجوهێکی زۆر باشە تا بکری حزب لایەنە سیاسی کوردستانیەکان هەرێکە و لای خۆیەوە بۆ ئەوەی کە لەگەڵ کام لایەن گفتوگۆ دەکا و لەگەڵ کام بەرە لەسەر ئاستی عێراق تەنسیق دەکا داخلی ئەوە نەبن بەڵکو حیوارێک هەبێ و دوای ئەوە بە ئاراستەیەکی نیشتیمانیانەی هەم عێراقی هەم کوردستانی ڕێکەوتنێکیان لەسەر کۆمەڵێک مەبادی و پرینسیپ و بنەما هەبێ. ڕەنگە لە ئێستادا یەکسەری دروستبوونی بەرەیەکی کوردستانی لە بەغدایە هاوپەیمانێتیەک زەحمەت بێ، بەڵام دەکرێت لە چەندین پرینسیپ و بنەما ڕێبکەوی و لێ بگەڕین تا بزانین لە ناو بازنەی ماڵی شیعەدا ئەوان چۆن تەفاهم دەکەن ململانێکە بە کوێدا دەکەوێت تا پێمان بکرێ ئێمە لەوێدا نابین بە تەڕەفێکی ئەو تۆکە سەرنجام ململانەکە بە ئاستی سلبیدا بڕە. زۆر سپاس بۆ هەمولات بۆ کاکسەرەوە بۆ ئینستیتیوت بۆ ئەم دانیشتنە بەنرخە. طبیعی بەنسبەت وەڵامدانەوەی ئەم پرسیارەی ئەم ئێستا کە باوە ئەم سێ هێزە زیاترین سێ هێزن کە لە یەکتر نزیک بنەوە بۆ ئەوەی ڕەنگ ببن بە یعنی عمودی فەقەری دامەزراندنی حکوومەتی تازە. بەڵام لە حقەتدا ئەمە زۆر بەڕای من شتێکی زووە تا ئێستا بتوانین ئەم جۆرە ئەوکمە بکەین لەبەر ئەوەی خۆی عملیەی سیاسی لە عێراقدا ئینسیابیەکی گەلێک زۆری تێدا هەیە. تەحالفات ئەگۆڕێ، ئینتیماعات ئەگۆڕێ، وەلاعات ئەگۆڕێ بە شێوەیەکی زۆر خێرە. یعنی من لەو باوڕەمە هەتاکو ئەو ڕۆژەی کە یەکەم دانیشتن لە پەرلەمان دەکرێت بۆ دەستنیشانکردنی کوتلەی زۆرینە کە مەسەلەی یعنی سەرۆک وەزیراتی و ئەو دانانی حکوومەتی پێ ڕائەسپاردرێت هەتاکو ئەو کاتە یعنی دیار نابێتن کەوە چ جۆرە تەحالفاتێکە بێ و کامە زۆرینە و کامە کەمینە. هەل لە ناو پەرلەمان وەکو تەجروبە ڕووی داوە کەوە هێزی سیاسی هەبووە بە یەکجاری لایەکی بەجێهێشتووە چوتە لایەکی تر. تەسریحاتی سەرۆکەکانی حیزبەکان تەسیرێکی گەلک زۆری هەیە. هەر لە ئەو مراقبەی ئەم ڕەتفعلانەی کەوە ئەبینم لە هەندێک وەسائلی ئەعلام بە نسبەت هەندێک سیاسەکان مەسەن چەند قسەیەکی مقتەدا سەدر بۆ نمونە باسی حکوومەتێک کە لەسەر ئەساسی گەسک و سەشتێکی ڕەتفعلێکی سلبی هەبووە و بە ئاشکرا گوتیانە ئێمە بەشدار نابین لە حکوومەتێکی ئەوها کە یەکێک دانیشی خۆی بەرزتر لە حکوومەت لە دەستەڵات بزانێ و بە پارچەوەڕەقەیەکی گچکە گۆڕانکاری بکە لە ئەندامەکانی وەزیرەکان لە تەوەجهی حکوومەت. ئەمجا بۆیە ئەڵێم تا ئێستا گەلێک زووە کەوا بتوانین ئەم شتە تهدید بکرێن. بەڵام لێرەدا من زیاتر باسی ئەوە ئەەکەم
وأم لا أنا أكم كوا آية إما تجوران كاريك بيجبينا كين لم حكومة التازي لم وضع التازي لباش أم انتخاباتي كوا روددا أجا تماشي وضع كب كين دبينين همان هذي سياسي أمن زيادة الليرة طبعا تركيزه كم لسر حزب الشيعة كان بو لبر أوي شيعة خوي خاون دستلات العراق وخوي دست نشاني يعني أواكت يعني دستلاتي دولتي بدسته دستلاتي ساماني بدسته دستلاتي سباي هيزو سباي بدسته بو تركيزه كم زيادة لسر أوا عاملي سني وكردي طبعا عاملة مساعدا بلام أساسيين لتحديد كردني يعني حكومتي تازة ورنج بلا دست نشان كردني سروك وزيران كم برأي من وايا كوا هميشه بشوية توافقي دبي ليردا برأي من أويا كوا حكومتي تازة أو حزباني كبجدار كدرسونا ل تاو كجاوة أو هزاني كببراوة داندراون كبراون لانتخاباتي استا هر همان أم حزبانا كوا أو هجدة صالة حفدة صالة دستلاتيان بدستوية وهمان أو حزبانا كما بسم للشيعة كان كوا يعني وضع سياسي عراقيان بدستا لبغداد للجنوب لوسط همان أم حزبانا كوا بسياسة سوتكانيان عراقيان كياندا أم وضعي كإستاتي دان كلاكبوني كيشكاني هآبوري نبوني أمن آسايش تحالفاتك كوا خوربت كرنوا بمحورك لمحور كان كهمو زوربا أشكرا كوا محوري كإستابيد على محوري مقاومة ومحوري إيراني بشويتي واضح أما هموي آية أتواري أمانا هر همان أم حزبانا كوا زور بي كرسي كانيان بدس هناوا صدر هلس أساسوا يعني بجدارية طواوي كردوا لحكمراني وهيت رئيس وزراء ببي أو موافقتي روتي صدر دانا مزراوة تايزا هموي تأثير يعني هلا بتايبتي ل مالكية وبقرة حتى حيدر عبادي وحتى عادل عبد المهدي حتى كاظمي همو رأي روتي صدري لسربوا بجداريان كردوا لحكومة و أو وزارتاني لدستيان بوا رنگ بي قندلترين وزارت بوا كوا يعني لنا همو لا أنا كانتر مسألة لبر أما تصورناكم أمن هيت قران كاريتي جدي ببه لوضعي بري وبرني حكومته لتشكيل كبني حكومة بالنسبة معارضة وعندك كسباسي أو أكن كوا حكومتي زوري نو معارضة لراستي دا كلتري معارضة هشتا نبوة للعراق دا زورينا تقريبا ببي أوي لبر أوي دولة العراق بشويك بريواتي نمؤسساتي حكمراني مؤسساتي هي نسر ورياسة بهذا يعني جهازي شي بريو بردني تكنوقراطي بلايني العراق سلطي دادوري سلطي شي يعني دصلاتي دادوري دصلاتي شي لاوازة بلايني لزور حالته أما همو هذا كوا أوي أبيت معارضة خوي أصلا يعني دور أبيته ولا زور لو امتيازاتاني كوا سلطة بيداءك كخوي حزب كان خويا لسر أو امتيازات أنا أجل
يعني بو أوانيك معارضة اختيارك حقيقة براي من وكو أو كوا مردن بوخان اختيارك وزورش ديمان كتلي قورة هبون مثلا كتلي مالكي كانوا هاتو قصور دنجي هبو كهر مسألة كهر سلطي لدستو درابة مالكي دبيني كتلكي تافايوا يعني هالبجاردن بدواي هالبجاردن كم بوي وكا استا نازانو تن كرسي هي دوها سي رنگ بيارش ديجي وي هبه زور لا يعني ترهن كوالا سلطة دور بونوا توشي تفتت توشي نمان بون لبر اما من لو رأيم بلام يك حقيقتي تريش هي كوا لعراق دا يعني بالنسبة حكومتي بغداد أو وضعي سياسي كلا بغداد هي يعني دور بونوي معارضة ياخذ كرسي بهيت شوية جماري كرسي تحديدي رولي هذا سياسة كان ناكا بلكو فاكتوري ترهن كوا سنور دائنين بو هزو تواناي حزبكاني تر فاكتوري تر تواناي عسكري تواناي آبوري مثلا إما تماشاب كان استا منظمة يعني بلي فتح تحالفي فتح توارده كرسي هناوا بلام آية فتح أتوان ريلا لا بدريت وبكريت بمعارضة أما مش تيجي مستحيلة تنك فتح عبارته ل يعني لكوبنوي مجموعة زور لهذه يعني لهذه تقداري مثلا نجباء مثلا خزعلية مثل حزب الله أمانة همون لجير بردي فتح راسته دنجان كم هنا راسته خلق كلنا رازين بلام لواقع ده هشتا تأثيري قالك زوريان هي ومستحيلة أمانة رازي ببن بوي كببن معارضة يكون تساوري كان كوا رولي كان هبيا نبيل لعراق ده زور بأشكراي سروكا كانيان زور لسروكا كانيان ألين دنك كرسيتيا كلاشينكوفا كي هلا قري أري أما إذا كشرعية بخوية ده نكر أما الشرعية بخوية ده بلكو قدسية شي بخودا يعني لجير تتري حشد شعبي ولا لجير تتري مقاومة لجير تتري مرجعيات أمانة بهيت شويك ناتواري بيش جابوخا لبر أما من باورج طوام هي كوا هر حكومة تيجي كتشيل ببه مسألة زورينا وكمينا ومعارضة من تصورنا كم العراق أم معادلة بخوة ولا أنزام هر دبي بجنب ليك تيجيشنك هر لأنزام هر دبي أوي يكم حزبكاني لأنا كاني شيعة خويا بهوي بيبستي ناخوي بهوي ترس لأوي كوا وضعي أمني تكته بهوي تدخلاتي درجي بهوي أوي فشاري دولتان وفشاري مرجعية لسر إذا كاني شيعي كبقنا زور توافقك للشيوي بجدار بون لحكومتي داهاتو ولا قال أنا كانت كسنة وشيعة سون يشك رسرك وزيراني تي توافقي بيتا ميدان بو أوي همولايك رازي به وحكومتك تشيل به أما بتزدي أما يعني بشويتي بلا خوم زور بشويتي واضح كما أما تنها سيناريو كعراق دبي أو بكات يعني برو بيش ببا العراق ده نبيشان حكومتي زورينا هبونا استاش حكومتي زورينا أبي لبر أما تنها رجاء إذا كان سياسي أجينا أجر أمر رجاء نجرن زور احتمالية شيء جورة هي كوا إذا كان الشيعة تقدر كان إذا كان نارازي كببيت الشريتي ناخوي
كأمش باحتمالك دا أنم زور كوسب هنا برانبري كروب دا نمرجعية مزالي أو أدا لمصلحة إيران لمصلحة أمريكا وغربة لمصلحة براوكاني حزبكاني براوكان شكوا وزعك بطاوتي تيك بتيو ببيت شركي ناوخوي حمولايك توشي زرر به لبر أوا هيت حلتي تنيا حكومتك توافقي سرك وزيراني چی توافقي رنگ بي صدر نزيق بي زياتر نزيق بي ليك چيتر بلام توافقي بي وحكومتي بم زورش كتشكيل ببي باورنا كم كيشا سرچكاني عراق كتوشي بوا استا وتنصالة توشي بوا بتواني حل بكا بلكو مسألة تنها أبيتوا إداري مشكلة لجياتي دوزينا ويتسار سركاني عراق بشويتشي بنراتي عمن زور متشائم لو ناحي بلام أما برأي من أما واقع كيا واحد بوشي زور سباس أجيب زور سپاس کاکسرو بو ام دعوته و سلاورز بو میوانه برای كان من لدست پیدا کم با چند وشي دوای برایزم که باسی هیز کردو و هر واسه حکومتی توافقی من تقريبا ابدا دقيقه 15 دقائق تركيز لسر هم ولسر اماية هيزو حكومه توافقي بحكم اوي اختصاصي كم بيونديني ودولتيه هول دام كشمكي سي شمكي زور جرينج كبناغي بيوندي وعلاقاته ما بين دولتين كان تركيز دكات اوي ك سي وشي هرا جرينج سرفايفل مان هي security مان هي و power ام سي وشيا زور جرينجا سي وشي مبادئ زور جرينجي قطاب خانه رياليستيكانا وزايدا نيورياليستيكان بلان بشي وزاك ديتر اگر ما باسي عراق بكن بو اما وحكم عراق وك اكتركي بيوندني ودولته كان اما باز بكين چون اما حلسان قدم با وشانه بكين راسته اگر لا ديدغاي كانت وولز باز بكين ك the theory of political powers بكين ك بناغي structuralism بريك خصتوا كچون survival ليرا وك دولت چون تعامل لسر اموشهده كتيانجي اگر هانس مورغنتاو واواني تري لباش هانس مورغنتاو هاتونا باسي survival دكت بو مسألة دولت وك اكترك اما انا همو اگر باسي عراق بكين براسي بو من جيغاي قمانة براسي عراق توانيتن براسي وك دولتك وك اكترك براسي تعامل لقل ام وشانه بيكت وزايدا تا دوايم لبرند من ببوچوني من اگر روبرت كوهن اما بين باز بكين كو زورتر تركيز لسر الليبراليزم والنيوليبراليزم كان ده كان كتشون حكومتك بش بستن بمنظمات ورخرا ونظام شو اكتركاني محلي كتشون او انا بجداري ده صلاتي مركزي ده نظام شو اوناش تقريبا بوچوني من اوش العراق سر نقرت وسر كوتو نبويا واتا بوچوني من زور كس هبونا تايبت من دي عراق كزور تركيز لسر تفيل ستيت كردوا باسي يعني عراق ودولتك فاشل يا فاشل يعني شكست خاردو نازانم اما دو شيء براسي من كاميان بكار بهنا مهم تايسا اتفاق نظريه لسر ام دوشانه بلام لديدي هيز اگر من بين باز بكم لسر ام مساله براسي قصي هند سركردي كرديش زور واضحه قلت انا ك اگر اما یک دنگش بيني يعني یک انتم برلمانش من هبيتن هرقو شي گورانکاری بسر نقشه سیاسی درست نابیتن ولام ام هل بجارتنا اگر ما باز بکن براستی اتوانی بلین که هنده گورانکاری
تأثیری گۆرانکاری نەخشەی سیاسی کردووە. یەک ئەگەر ڕێگام بێدا من مقارنەیەکی کورت بیکەم لە 2006ەوە تا ئێستا کە هەڵبژاردن کراوە دەرەنجامی هەڵبژاردن چی بەسەر عێراق هاتووە درستە؟ لە 2006 دەرەنجامی هەڵبژاردنی 2000 چی لات؟ عێراق تووشی شەڕی ناوخۆیی بوو ڕاستە؟ 2010 ئیتر سەرکردە عێراقیەکان هیچ هیوایەکیان بەوە نەما کە بەڕاستی هەوڵ بزاف بیدرێت بۆ دروستکردنی ناسنامەیەکی نیشتیمانی بۆ عێراق ئەوە کوتاهە لە پاش 2010 هەڵبژاردنی 2014 ئیتر گروپە تروسیەکان و داعش ئەوە ناڕاستی عێراق کران 2018 دیسان ئەو گروپە شیعەکانی باڵادەست بە ناوی حەشدی شەعبی هەیمەنەیەکی کام لەسەر مؤسساتی حکوومەتی عێراقیان دروست کرد تا ئێستا. ئێستا بە بچوونی من کە خۆمان پێش چەند ڕۆژێک سیمپۆزیۆمێکمان ڕێک خست بوو لە زانکۆی دهۆک بە هاوکاری چوار کوری علوم سیاسی لە برای دکتۆر هێمنمش ئاگادارە ئەو مەسەلەیە زۆر ئاشکرا بوو لەوێدا کە ئەگەر تقریبا ئێمە وا گەشتەوە قەنعاتە بە ئەو ڕاستپاردەیەمان کە دروستمان کردووە ئەمە دوای شانسە بۆ عێراق کە خۆی لە ژێر ملیشیاکان ڕزگار بکات و حکوومەتێکی مەدەنی یاسایی و دستوری دروست بکاتن. بەڵام ئەگەر من ئەگەر تەماشای وەزعی ئێستای عێراق بکەم ئەو ئەکتەرانەی کە ئێستا هاتونە ناو ساحەی سیاسی عێراق بەتایبەت سەربەخۆوەکان کە زۆرینەی زۆر دەنگە مەدەستهێناوە سی بەسەرەوە ئەوە تقریبا ئەتوانین مقارنە بیکەن بەراورد بیکەین لەگەڵ طبقەی چینی تقریبا ناوەڕاست ڕاستە بە بۆچوونی من ئێمە ناوتوانین بڵێن کە لە عێراقدا چینی ناوەڕاستە هەیە بەڵام ئەتوانین پشتبەستن بە مەسەلە بگەن کە ئێتر هەژاندنی بناغەی حەزب بە دەسەڵاتدارەکانە دەسەڕاستی عێراق بە شێوەیەکی گشتی و هەروەسە ئەوە دەگەیەنیدن کە بە بچوونی من مقارنە لەگەڵ سیستەمی حکومڕانی لوبنان کە بە بچوونی فەشەلی هێناوە تا ئێستا بەردەوامە لە ساڵی 1946 تا ئێستا و شەڕی ناوخۆی 15 ساڵی لوبنانیش بووە هەر مامۆستاگەر هەر بەم مەسەلە بووە کە ئەم حکوومەتە توافقەی کە لە عێراق دەکرێتن ئایا ئەمە حەلی دواییە یان حەلی کاتیە بە بچوونی حەلی کاتیە حەلی دوایی ئەمە نییە یعنی مەسەلەکە کە چۆن ئەتوە ئەم سێ پێک هاتە پێک بە ببوەسترێەوە سیستەمێکی کۆنڤێنشنالیزم لە لوبنان دروستیان کردووە لەسەر بناغەی مەذهبی و بەتایبەت مەذهبی و ئاینی لە عێراقدا هەم لەسەر ئاساسی مەذهبی و ئاینی هەمیش لەسەر ئاساسی ئەتنیکی و نەتەوەیی ئەمە هێشتا قوڵتر کێسێک مەوزوعەکە قوڵتر دەکرێتن لەبەرەوەی من لە دیدی ئەگەر لە دیدی چارەسەری حەل بگەڕین بە بچوونی من سوفت پارتیشنمان هەیە چەمکی سوفت پارتیشن یان سوفت دیڤیژنمان هەیە کە ئەمە نازانم کە دروست ئەمە وشەی جو بایدنە بەکارهێنەوە ساڵی 2007-2008 کە ئەو وەختە پلانێکی بۆ عێراق دارەشتە بوو بۆ سێ هەرێمی فیدراڵ لە عێراقدا بەڵام هەر ئەمرۆ یان بەیانەی یان ساڵێکی تری هەر حەلەکە ئەوەیە کە ئەم شێوازە دابەشکردنەی عێراق بێتن چونکە من ئیماژەم پێ کرد 2006 2010 2014 و ئێستاش هەر ئەگەر ئەم حکوومەتەش توافق دەکرێت ئەکید ئەم سێ پێکاتە دەچنە ناو حکوومەتدا بەڵام بە بچوونی من عێراق هەر ئێتر قەیرانێکی تر بەردەوام ئەم قەیرانە ئەڕاستەی کۆمەلگای عێراقی دەکرێتن لەبەرەوەی من وا دەبینم کە شتێکی هەر خۆشت دڵخۆشکرد بۆ ئەم هەڵبژاردنە ئەوەیە کە بە بچوونی من ئەمریکا زۆرتر پێداگیری دەکات کە لە عێراق بمێنێت بۆچ چونکە دیار بوو لەم هەڵبژاردنە ئەو گروپانەی کە سەر بە ئیران بووینە سزادرا ئەمە بەڵگەیەکە بۆ ئەمریکا کە بەڕاستی عێراقیەکان حەزیان لە هەیمەنەی ئیرانی نینە لە عێراقدا ئەمە یەک بەڵام خالی دڵخۆش نەکرد ئەوەیە کە ئیران بسوورێتەوە و خۆی ئۆتۆماتیک قەرەبوو بیکەن لە ناو عێراقدا ئێنە ئەمەیە مەترسیە کە بەرسەوێک بێتن بۆ ئەمریکا لە ناو عێراقدا ئەمەیە لەبەرەوەی من وا دەبینم کە احتیمالێکی نێزیکی هەیە ئەو گروپانەی کە کورسیان زۆر لەدەست داوە لە 48ەوە بۆ 20 خو ئەوە مفاجئە هەیە بۆ بەرایەکی وەکی فەتح
راسته بالكو قبولش بكت بلا سايكولوجيتي واندا من وانا بينم كوانا اصلا قبول بكنا ولا بند احتمال يزور هي هر او السيفيل وور دروز ببيتن يعني الشرينا وخوي لنا حزب كان وجروب كان لنا حج الشعبي دروز ببيتن لعراق هو هر دروز بوا بمعلوماتي جنابتان شلون دروز بوا يعني عندك باجير وشار هي لنا الشيعة كان دا بدرستي دا بشكراوا لنا بين جروب الشيعة كان دا يعني هر كسي حزي ليبي بيجي بس بقراكي يقدر بيوسي بالرسمي إجازة وبقريت اما شون دولة اتوانيتن ام هم هزانه جيا كنترول بكد لنا وتشترك دا بناوي هزي حكومات يعني هزي دولة اما لدوري منطق ولا دوري عقلانه ببوچوني من بو موضوعي عراق ودهاتو عراقش لبرنده تاكا سيناريو كمن دا بينم اويا ك ام هالبجارتنا بو شيعة كان سلمان ديان ك يان دستور بيوست التحكمي دا صلاة العراق بيكتن او دستوري كيستاهيا يانش شون هشتصل سنية كان العراق دا بحكمي تصهيز او انا كنترول علاقي حكومات بسرية اشكا ببوشينم اوها حكومات الشيعاش بوشي ويا تقريبا بكوتو هيدا هيدا لبرنده براور بم موضوعي بشويكي قشتي اگر من تماشابي كما هو ك نتوي قلت كان دو مرج بو بام هالبجرتنا دانا دو مرج يك ك چاودێرانی سیاسی چاودێری پرۆسەی سیاسی هەڵبژارتن بیکەن خالید دووەم لە ماوەی 30 ڕۆژدا دەرەنجامەکان دیار بیکرێتن کە چوون ئەم هەڵبژارتنە و پەسەندکردنی ئەوان و ئەو هەڵسانگات یعنی ئێستا تقریبا چاوەڕێی راپۆرتی یونامینە کە چوون هەڵسانگاندن بۆ عێراق دەکرێتن ئەم راپۆرتە تقریبا لە پەسەندکردنی ئەنجامی هەڵبژارتنەکان بۆ 30 ڕۆژ زۆر گرنگە کە چوون ئایا ئەمانە قبول دەکەن بۆ عێراقییان لەبەرەندێ بە بچوونی ئەم 30 ڕۆژە زۆر حساسە بۆ عێراق بەتایبەت ئێستا لەژێر چاودێری هەستیار دەکات کام گروپ بەرهەڵەسکاری دەکات یان دژبەری دەکات یان دەست بە بزاوەکی عسکەری دەکات و حەدەداویە بەڵام بە شێوەیەکی گشتی کێشەی هەر ئەساسی عێراق بە بچوونی من ئەوەیە کە شێوەی دابەشکردنی پوستە سیادەکانە لەو عێراقدا بەڵام ئەمانە کە دووبارە تاکید لەسەر قسە دەکەم کە ئەمە کێشەیەکی ینی دوورمەودانیە ینی کورد مەودایە کورد حەڵ چارەسەریە دەی بەڵام کە کێشەکە بەردەوام هەر دەمێنێت کێشێکی قۆڵ بۆ عێراق هەر دەمێنێت و بەردەوامش دەبێتن کەس پرسێکی هەر ئەساس ئەوەیە کە موضوعي سيستمي سياسي العراق براستي يعني تا استا ل 2005 وك دستور من هبوا بونو من ديان مادي دستوري همانا تا استا جبجي نكراوا يعني زور واضح مادي 48 دستور العراق بعض سيستمي باي كاميرال دكاتا يعني دو جور من هي سيستمي برلمان العراق يك جور تا استا اكتيف جوري تر اكتيف نبوا جوري فيدرال بيدالين يعني خودی پێکینانی حکوومەت چوونەتی خودی پێکینانی حکوومەت ئەمەش خوش هەر پرسێکی ئەتوانیت پێک بێت بەڵام چارەسەرێکی دەمکیە ئەم چارەسەری دوورمەودا هەر دیسان عێراق تووشی قەیرانێکی تری داهاتوو دەکات لەبەرەندێ دەرەنجامەکە ئەوەیە کە بۆ من زۆر غەریب نینە کەسێکی وەکی سەدر دوێنێ پێر ڕابگەینێت کە سەرکەوتن لەسەر میلیشیاکان یعنی ئەم ئەنجامێک ئەو بێ کە سەرکەوتن لەسەر میلیشیا بەڵام ئایا چوون تعامل لەگەڵ ئیران دەکات من ئێمە هەمووت باش دەزانین کە لە 2006ەوە باش هەڵبژاردنی 2006 تا 2018 بە حکمی تەنسیقی هاوکاری یان مباشر یان غیر مباشر مابینی ئەمریکا و ئیران حکوومەتەکانی عێراق پێک هاتووە دروست بووە ئایا ئەم هاوکاری تەنسیق لە مابینی ئیران و ئەمریکا دەبێت بو ام حكومتي ئێستا کە لە هەوڵدایە دروست بکرێت یانە کە بە بچوونی من جو بايدن ئەوە مەجبورە لەسەر فەرزیە بە بچوونم کە دووبارە مێژوو دووبارە بکێتەوە کە چوون 2010 باراک ئۆباما جو بايدن فەرزی کرد کە پێویستە وە کەسێکی دەرەجە یەک هاوکاری حکوومەتی عێراق هاوکاری عێراقیەکان بیکات بۆ پێکێنانی حکوومەت
دووبارە لەم هەلبژارتەش من وا دەبێنم کە جو بايدن زۆر جدی لەسەر خەتە بۆ پێکردنی حکوومەتی داهاتووی عێراق و مەجبوریشە حتا ڕادەیەک غێر مباشر تەنسیق لەگەر ئیران بکرد بۆ پێکردنی ئەم حکوومەتە بەڵام بە ستایلێکی جێوازتر و بە شێوازێکی جدیتر ئەوش دەگەڕێتەوە بۆ ئەوە کە چۆن ئیران و ئەمریکا لە مەلەفی دانوستاندنی ئەتۆمی ئەوە چەند وەختێکە لە ڤیەنە کۆ دەبنەوە ئایا ئەوە چەند سەردەگرێت یان نە ئەوەش هەمبەستە بە زۆر ئەو ڕەهەندەکانی تری نێودەوڵەتی و بینی ئیران و ئەمریکا. زۆر سپاس. زۆر سپاس بۆ کاک سەرۆ بۆ ئامادەبوونتان. ئەمن خوێندنێکی پانۆرامی پێشکەش دەکەم لەسەر ئەم هەڵبژارتنە لە ئاستی کوردستان و تەحەدیاتی لە پێش حزبەکانی کوردی لە بەغدا چینە ئەی تەحەدیاتی سیاسینە کەمن بێت بە پێی ئەحسائیاتی لەبەر دەستمان ئەوەی لە کوردستان من دوێ خوێندنێک بکەم 3 ملیۆن و 400,000 دەنگدەران هەنا لەوانە 1,300,000 کەس بەشدار بووە لەو هەڵبژارتنە لەو 1,300,000 500,000 دەنگ ئەبتاڵی کردیە واتێوێ 800,000 تەنێ بە دەنگدایە لە ئاستی عێراق 6 تا 65 سەدی مقاطعی انتخابات هاتنەکردن لەوانیش لەو 35 سەدی ئەوەی بەشدار بوونەیان 15 دەنگ نەدانە بەو حزبانەی کە ئێستا لە عێراق بەگشتی واتێوێنە لە کۆی عێراق 20 سەدی تەنێ دەنگ بە حزباندانە ئەمە ڕاگەیاندنە کە مردنی حزبین سیاسی دوای ڕوخستنی سەدام حوسێن و لە ئاستی کوردستان طبعا من لەگەڵ کاک دکتۆر عومەر دوو تیۆری هەنە لە مەسەلەی لاموبالە ئەو هەڵبژارتنە دوو تەفسیرە تەفسیرێک لە مجتەمەعاتی دیموقراتی پێشکەوتوو مواطن ناموبالیە لەبەر سیقە بە دەولەت هەیە سیقەی زۆر بە دەولەت هەیە بەشدار نابن دەبینن لە دەولەتێکی ئیتالیا ئەوانە ڕێژە 26 سەدی 30 سەدی ئەمانە لەبەر باوەری هەیە پێش ئێستا 200 ساڵی لەکسیس دۆتۆکۆڤێل دەگوت ئەمە سەریر ئستبدادە تەختی تۆتالیتاریزمە یانی ئەوەینا وەمە زۆر خەتە لە ڕووی دیکە باوەری خەڵک نییە یعنی یا ئەمە باوەری زۆرە یا ئەمە باوەری هەر نییە لە کوردستان ئەم جاری یەکەمە کە خەڵک لاموبالیە و دوابێ حیزبین سیاسی لە کوردستان مراجعەی خۆ بکەن مراجعەیەک جەدی بۆ هەستی سیاسی کەم بووە لە لای خەڵک لە ئەم قۆناغایە و ئەمە مەسەلەیەک زۆر جەدی و زۆر خەتەرەش لەبەرەوە خەڵک لە دوای چارەسەری کێشەکانی ڕۆژانە دکەوێت ئەگە لە لای حیزبین سیاسی نەبینێ سبێنێ چارەسەری خوا لە پرۆژەی نە کوردەواری دەبینێ پرۆژەی عێراق چیتیدا پرۆژەی دیکەدا و ئەم مەسەلانە دبابێ خوێندنەکە سۆسیۆ سیاسی بۆی بکن خفتن لەسەرێنە زۆر درێژە طبعا ئێمن سەبارەت بە تەحەدیات ئێستا دەرسی ئاساسی کە پارتی سەرکەوتووە 32 دەنگ تا ئێستا ئانیە ئەوەی دەنگدانە و بەڕاستی ئەوە میزاجێکی عامی گشتیە خەڵک دوێ حزبە قەوی لە کوردستان هەبێ طبعا پارتی زۆر براگماتیە زیرەکانەیە حزب سوڵتایە زانی بوو چۆن تایتەری خۆیژی هەڵبژێڕێ خەڵک دوێ حزبەکی دووری ئەو ئۆلیگارشیا بێ دووری ئەو فەودایی لە کوردستانی فەودای بیرۆقراتی و ئیدارە و ئەوانە بێ خەڵک بەرەو ئەو ئاراستەیە دەچێت بەڵام ئەم ئاراستەیەش خەتەرێک لە پێشە خەتەری پێش کە حزبێک حکم بکێ معارەدە زەعیف دەبێ طەبەقە وستا نامینێ ئەمەژی توانای دیموقراتیە کەم دەکێ و ئەمە طبعا نەیەقینە سەد سەدی لەبەر ڕێژەی ئەوەی دەنگدانە لە کوردستان ڕێژەکان زۆر کەمە سەبارەت بەو دەنگی نەوی نوێ ئەینانە دائیمە لە هەر کۆمەلگایەک نیگەران وەکی کوردستانیان ئەوە ڕێژەیەک هەیە 25 سەدی لە هەمی کۆمەلگایە ئەوەی قەلەقن ئەوەی عادەتەن دەنگ شەعبەوینە دەنگ بە تەیاراتی نوێ دەدن ئەمڕۆ بە گۆڕاندان سبێنێ بە نوێدن نە لەسەر ئاساسین انتخابیان لەسەر ئەساسێن پرۆژەین سیاسی یان خیتابێک سیاسی لەلایەن هەبێ ئەمڕۆ دوو سیناریۆ هەنا دبابێ کوتلەی کوردستانی پارتی لەسەری دەر لەگەڵ ئەحزابین دیکە تەحالوفیان لەگەڵ مقتەدە سەدەر بکەن یان دوای چارەیەک دیکەن سیناریۆی یەکەم
مقتدى الصدر كيا خطابي مي سياسي اي كرد شيا اي كرد اي مزانن چند مسائليني جوهرانه هاي مسألة موقف يعني هالويست لسر هبون ونبوني هيزي أمريكي لا عراق دوامشت مسألة هالويست سبارات بدستوري عراق ومسألة فيدرالية ومادة صدو تشلو بينج أم خال صدو تشل عفو أم خالنا بقشتي مقتضى الصدر دجيا أقل تصريحاتي بقر لدوها زارو ششوة تائسة صدر قال تبا نظامي فيدرالي دكي قال تبا دستور دكي ويكمين كس كداوة دكي هيزن أمريكية كانوا هيزن تحالفي دولي لعراق دربتشن وصدر هيج باوريجي بمادي صدو تشلناك صدر تشيع باقراوندي سياسي سوسيولوجي صدر برأي من يميني شيعي عروبية يميني شيعية نشيعي كوزموبوليتا ألا لقل مالكي فاسدة أويا بس مالكي جوركي طائفي نعروبية برأي من خطري مقتضى السطر لهمان حتى لعباديجي قرسترا لبروا هر تحالفك لقل صدر بي دبابي حزب سياسي لكردستان لسربنا ماي زور ديار وزور واضح وبرنامج سياسي لسرام خالانا اتفاق بك يعني ناونا تحالف لقل صدر برأي من مقامرة قورية صدر أغلبية إيسا كمزاجك عروبي طائفي كدوي دامزريني مرجعيك عروبي مقدس لعراق برامبر مرجعيتي قم وأمانة يعني ميكس تكلاوة لمزيجك أوي عروبي بعسي لقل فكري طائفي بمرجعيك مقدس يعني أما لإساوة طبعا مقتضى الصدر لآستين ممارساتي خطابي أمنا لآستين خطابي نظري بحث لكن لما بتفكري سياسي لا صدر نية صدر نو استوارت ميلا يعني بس مشكلة ممارساتي خطابي واقعي صدر تأسيس لفاشيك شيعي ديكي العراق جوركي نوي وقرستر وخرابتريش لفاشيتي بحث لبروا دبابي كرد هاستيار بن برامبر تحالفي لقل مقتضى الصدر زور خطرة سيناريو دوام كان مقتضى الصدر الحكومات دانا مزري طبعا مفهومي الكتلة الأكبر لدستوري عراقي إشكالية سرقوا مادة قانون أقدر كرن حق قانوني حفتها نوع بس دكي كأندام نايتواني عضويتي خو بقاري لأنه شلو شاشة لا قانون أقلبير مناي بلام دو تيوري هنا لو مثلا أما لا أنت خالها البجارتني بيشو أما إشارة بوا برزبوا تيوري فرنسي دلين كتلة الأكبر تدا مزراندن لناو برلمان لبر أندامي برلمان ناميني أندامي كدبيت بأن مجد عضو ممثل للأمة لبروا نابتوا لممثل كتلة الفلانية كهاتها البجارتن أما تبيني جمهورية كانوا فرنسيا تحديدا وأما راسترا يعني كتلة لناو قبي برلمان بتشكيل كان أول كتلة الأكبر أما أوي سركوتوا بدنجان أو توزكي إشكالية أو زوربي أمريكيان بو بكارتين بلام بو عراق جونجاو ترى أجا نظرية فرنسي مجلس الأمة ببكاربين لو مثلا أجر مقتضى الصدر نبوت سيناريو دوام كرد فرض كنيان لقال كتلة ديكا حكومتك هاتا دامزراند أم حكومة سيناريو لبنان يدوبارك والثلث المعطلة يا هبي أما كمنا عيني سيناريو استاد بتشاوي خوي دبينين للبنان شون نا رئيس وزراء نا برلمان هيج كان اشتك بكن عيني شت لا عراقيش دوباره ببي وام سيناريو وارده زور وبقوتش بلا اگر مقتضى الصدر استا امارات بشگیری دکه سعوديه بشگیری دکه کمالک دولت بشگیری دکن برانبر نفوذ ایرانی لعراق بلام ايتواني مقتضى الصدر وطبعا الجمهور الطائفي معلومات سوسيولوجي بابلين استا
سەرکەوتووە بەڵام بە دەنگێن هەفتەی 20 سەدی لە کۆی دەنگی عێراق جمهوری طائفی بە هەمی معنایان متەقلبە نەواتەوێنە ئەمانە ئەبەی دەنگدانا بە سەدر وەلایان بۆ سەدرەیان فکری سەدرە خەڵک کە ردفعل لەسەر فەساد و لەسەر گەندەلی و لەسەر ئەوانە گشت دەنگ بەوی دانا لەبەر خیتابێک شەعبەوی مقتەدە سەدر پێشکەش دەکەی ئەگە بەرامبەریان حەکیمیان ئەی دیکە سبێنێ ئەوەژی تێر دەنگی بەوی دەدەن لەبەر وانە ئەوە نسبەیەک نەمستەقرە مقتەدە سەدر ئەیتوانێ ئیشکالیەن گەورە بکێ عینی وەقت فتح وانە بەڵام ئەمە لەگەڵ برادەرێکی مە باس کرد ئێستا بەو نەتیجەی کە دیار بووە لە دوای هەڵبژارتن بەو دەنگانە ئەمە نەنیهایەت المەوقفە بەڕای من ئەمریکا تەدەخل دەکێ تەسویە لەگەڵ ئیران دەکەی لەبەروانە ئیران تا ئێستا ئەگاتان لێیە یعنی اجتیماعاتی ڤیێنا ناکی بە دوا دخی لەبەر دوو مەلەفاتی گەورە دوێتە مساوەمە لەسەریان بکە مەلەفی لبنان ئێستا لبنانی شتێک ئێستاژی مەلەفی عێراق لەبەروانە ئەگە تەفاهماتی لە پشت بوون ممکنە سیناریۆیەک لەگەل لەبەروانە کورد نابێ هێلکێ خۆ بکنە یعنی گشت لە یەک سەلەدا دەبابێ سەبر بکەن بەر کوتلەی کوردیژی ئەم جاران 62 دەنگینانە لە باشترەژی لە ئەو کورد دەبابێ بە یەک خیتابی حتا ئەگە بوون تەنازولاتی حزبین سیاسی بۆ یەکتر تەقدیم بکەن لە ئاستێن سەر وەضعی عێراق ئەمە لە ئاستێن ناوخۆی مشکلە نییە لە ململانە دەبێت بەڵام لە ئاستێن مەسائری قەومی دەبابێ بە یەک خیتابی سیاسی بە یەک پرۆژەی سیاسی بەرەو بەغداد دەبڕن حتا تەنازولاتە بن مەسەلەی ئێستا دەنگن هەنە کاکە منسبی ڕاستی جمهوریە پێویست بە کورد نییە زۆر دەنگ ئێوە دەبیزن ڕاستە ئەمایان نە تشتێک هەیە لە علم اجتماعي سياسي بحثي المساواة في السيادة بك. يعني الشراكة في السيادة يعني هاولاتي مساواة وكي هاولاتي جيبا جينابي أجا مساواة لأسن سيادي نبي ومنصبي رئاسة منصبك سيادي مهمة بو عراق ني ناس كرن كخرد دولتك عربية سادة دولتك عربية دبابي منصبي سيادي كرت مسك بيبك ونا منصب تنيا وكي تباس كرن آية راستا لدستور دا شرفية وانا بلام زور جارة مثلا نمونا كاك فؤاد معصوم بويستانا لسردمي كركوك دا ايتواني بزور شتان تعطيل بكي بلام نكر ايتواني بو برلمان حل بكي بلام نكر اما سالانا منصبي رئاسة الجمهورية زور مهمة بو كرد لبر حتما ايش منصبي رئاسة الوزراء بدست كرد نادم عراقي سواء سنة بن يعني شعب لحالتي ديك بس ممكنة مساومة لسر منصب رئاسة البرلمان بي وزور قرنجنية يعني مدير جلسات رئاسة البرلمان تدي لالي سياسي بوينية لبرو أنا منصب رئاسة الجمهورية زور مهمة لدسي كرد بميني وكرد بابي لسر اتفاق بكن بيش برونا بغداد وقت ما يا چند ما يا ايه زور باشا ايه اوي تو سي تشات لا دكتور عمر ملاحظه جو يعني كأمام انتخابات رد فعل لسر تدخلي ايرانيا او انا بقى ما يكشف مين الدولة العراقية يعني الدولة السورية يعني أو تشتكنا وعي المشترك بالمواطنة دانا مزرعية أما أصلا نبونا دولتش سلطة إما استلقناغي ما قبل السلطانش قناغي أوليغارشيا طبعا الشيء أستي تنظيم كردني سياسي هاي أستي دولة دوابي كومالغايك مدني هاوي ودوابي مواطنة هاوي أجا ما هردي أنا بي دولة نية استكت دولة تفكيك دبي دولة نبي أصلا حزب يتبع الدولة وكي سوريا حزب يبعث بو العراق حزب يبعث بو سلطة هابو بلام كسلطة مركزية ناميني لو ولاطان بقشتي أو جوركي بونابرتية بألين يعني ديكتاتوريتك بونابرتية تفكك دبي أوليغارشيا تدامزنا أوليغارشيا حزبي لهرنا وشيك بو خويا إستا فعليا دولة عراقية نية بهمي
واتەیە نەبواتەی قانونی نە سۆسیۆلۆژی نە سیاسی نە مەفهومی السیادە هیچ شتێک نییە ناوی دەولە العێراقیە وەکی چۆن لە سووریاش نییە و لە لەبنانیش نییە ئێستا لە لەبنان وەکی لە بەغداد و بڕۆی حي الصدر أو شيء ضرائب وميليشيا اقتصاد تكل دبي لقال سياسة لقال هيمنة الحزب لقال عسكرة أما جيش تآكل يعني تآكل لنفوذ الدولة دولة النية لبروا إما قضايا خوي قومي ناببة قرباني مشروع كيوتوبي بكن الدولة في العراق وفي سوريا بروجيكت تا يوتوبيا نواقعية أما تشتكنية الدولة العراقية وأزد شعارات قصيرة جاندن بين بتحليلك يعني وكي التوسير عامله كحشرة شون تشريح الحشرات كيز كان اوتوماتيك اما جوا وكن الدولة تشريح بكن ام دولة عراقية النية كاكا دولة سورية النية دولة لقش شرق لكوي شرق الأوسط إيطاليا تركيا دولة أو مصر دولة وترى ديك تونس أمريكا ندولة سلطانة دولة العراق نية تا دولة العراق بيدا مزراندن باوردكم بينجي صال على الأقل دويته تا استاد دستورية كم ضحية كناغي بشترو خاندني صدام حسين ولا إحصاء بكن لدستور عراقي نوت مادة نهاتي تنفيذ كر نوت مادة تمام شيكن يعني ضحية كم سلطة العراق دستور العراق ودستور تشيا دستور ذا جيست اوف ستيتا روح الدولة جياني دولتها سپاس کاکە ئێمە کە باس لە دەڕەنجامەکانی هەڵبژاردنەکەین ئەم دەڕەنجامانە وای لێ کرد خەریتەی سیاسی لە عێراق و لە کوردستان بگۆڕ کە ئەم نەتیجانە پێشبینی بۆ نەکرابوو بۆ ئەنجامەکان وا هات لەبەرەوەی تەکنۆلۆژیایەکی تازە بەکارهێنرا و قانونێکی ئینتخابات بوو لەسەر بازنە و ئەمە شتێکی تازە بوو بۆیە پێشبینیمان ناکرد ئەمجا ئیسەکە ئەو خەریتە سیاسیەکەش گۆڕاوە لە عێراق ئێمە ئیسا باس لە عێراقەکەین و کە بچین چۆن لەگەڵ عێراق تەفاهمات بکەین ئەبێت لەناو یەکێک لەو تەحالوفاتانە بین ئایا ئێمەش هەر وەکو 2003 ئەچین دەوڵەتی عێراق بنا ئەەکەین و لای خۆمان ئەحمال ئەکرێ و چاوپۆشی لە بازە شتێکی خۆمان ئەەکەین یا ئەبێ ئەم جارە بچین پێکەی هەرێمی کوردستان بەقووەت بکەین و عێراق چی بەسەرێت با بەسەر بێت ئێدان هەلێڕە ئەم جارە کە ئەچینە تەحالوفات ئەبێ مەرجمان هەبێ مەرجەکانمان علاقەی بە هەرێمی کوردستانەوە هەبێ يعني مفروض قيادة كردستاني كبتشيت ناو تحالفي كاكا إما أمر جانا معناها أجر إيوه تطبيقي كان لقلتانين تطبيقي ناكين لقلتانين يعني أبي تعامل لقل واقعي كي تاسا كين يستا وما فرصتك تبي علي كاكا خلال صالك أجر هاتو تنفيذي ما دي صدو شلنا كلا ما درجين كدرج شون دا حكومات وكشاتك داعنين أجر هاتو وزير كردكان وازن هنا استقلال ده أبي حكومة عامة مستقلة أبي الشروطي ده الله بنيتو دا بنيتو إم به إذا أبي إما بيل لو أنا بكينا هو شو مرجع كده بنين بو أو بشين أنا أو تحالفات أنا بقي أو قانوناني لمجلس النواب درجة أو قانوناني كعلاقة بهرمي كردستان وهي أجر هاتو كتير كردستاني كان رازين أبون أبي أو قانون درباز نبي إذن إما أبي لموقع قوته وإيش إما وقو قوتك كأننا ناو موضوعه وكو شاسو سي عندنا برلماني كرد معناها شتيكي كمنية أجينا أجر هم تشاورب كان إما شاسو سي لسيسو بيستنو هذا دائما أقلياتنا أوان أتوانا بأرزو خوان همو قانون الدرباز بكن يعني من ما بس كم دير هر أويا كقيادة كردستاني كأشي تحالفك كا مرج دابني مرج أبي دابني شون أوي هل لبنان وأوانا هي أغراتو درجة الله نازم جزء كنازم جزء شيبي لأن أو كحزري هبوطاو أوشتن ناروا أمين الثلث المعطلة الثلث المعطل مثلا ده هي أوان بس الثلث المعطلة كان إذن أمين يعني هما تعاملك مع لقال واقعي كي تازية وأبي بير لو مرجعنا بكين شو متينا أو تحالف كان بس
کورد دەنگی لە ناوچە کوردستانیەکان زیادی کردێ بەڕاستی لە ناوچە کوردستانیەکانش کەرکووک کێشەی پارێزگاری کەرکووکی هەیە ئەنی بەڕاستی من وەکو ئەکادمیەکە لە دوورەوە سەرم دەکرد بابەتی ناوچە کوردستانیەکان لە هەڵبژاردن زۆر پشتگوێ خرابوو ڕاستە کورد دەنگ کورسی زیادی کردێ بەڵام نەبوو بە سەنتەری حملەی هەڵبژاردن و کەمپینی هەڵبژاردننی حزبەکان بە شێوەیەکی سەرەکی ئێستا پرسیارەکە وەیە کوردچی هێزە کوردستانیەکان لەو ناوچانە چی دەکەن بە تایبەت لە مەلەفی پارێزگاری کەرکووک دوو دەمەوێت زۆر باشکاوانە بپرسم ینی بۆ هەمووان بەڵام بە تایبەت و بەڕازانە لەسەر پۆستی سەرۆک کۆماری ئایا پارتیوێکێتی دەگەنە ڕێکەوتنێکی پێشوەختە یان دووبارە دەگەڕێنەوە ساڵی 2010 کاکتۆر باسی لە سیناریۆی چونە پاڵ سەدری کرد بەڵام حەز دەکەم لێوەش گوێم لەوە بێ سیناریۆی چونە پاڵ بەرەی فتح ئەوە باڵێن خاڵە سلبیاتەکانی چیە ئەگەر وانەکە ئەگەر کورد بچێتەوە بەرەوە سپاس زۆر سپاس من کتێبی دکتۆر شێرزاد نەجارم لێرە بینی قسەیەکم لە بیر هاتەوە لە ماستەر پێدەوێت هیچ تیۆریەک لەسەر عێراق تەطبیق مەکەن عێراق شوێنی تیۆری نییە ڕاستیش دەکات شوێنی قانونیش نییە باسی قانونیش با نەکەین لەوانەیە باشترەوە بێت کە پراگماتیزمی ئەمریکی بەکاربێنین عێراق سەلماندی کوتلای ئەکبەر و هاوپەیمانی ئەکبەر زۆر بە کەڵک نایەتم ئیتر ئەیات ئەلاوی زۆرینەی دەنگی هێنا نووری مالکی هین کابینای پێکێنا من حەز دەکەم لەم جارە ئەگەری زۆرە سەدر حکوومەت پێک بێن نەک لەبەرەوەی کە زۆرترین دەنگی هێناوە لەبەرەوەی کە ئەسڵەن لەوانەیە ئیرادەیە کە بێتن سەدر تێک بشکێنیتن هەر کەسێکی کەواتووە لە عێراق حکمی بەدەستەوە گرتووە دوایە بە تێکشکاوی لە هەڵبژاردنەکانە دەرچووە لە عێراقا ئەم جارە خریتایەکی حەقیقی هاتە پێش 60% دەنگدەری هۆشیار نەک لاموبالی بەشداری نەکرد لە دەنگداندا باشە نەوەی نوێ نەوەیەکی هوشیارە نەوەی نوێ متەتەڵباتی ئانی هەیە ئێستا متەتەڵباتم دێت ئەبێ سبەینی بۆم جێبەجێ بکەیت واتە دەنگدان وەکو ماکس بێبێر باسی ئەکاتم بوویتە کاڵایەک چەند خەدەمات پێشکەشەکەم ئەوەندە دەنگ دەکرم لە هاوڵاتیدا یەک شت هەیە خەریتەی عێراق هەڵبژاردن تایفەتی زۆر بەرز کردەوە چۆن مقتدا سەدری شیعای عەرەبی عروبی عێراقی دژی حەشدی شەعبی سەرکەوت حەلبوسی سوننای عروبی عێراقی دژی حەشدی شەعبی سەرکەوت پارتی کوردی نەتەوەی دژی حەشدی شەعبی سەرکەوت باشە ئێستا سناریۆکان چی لێ دێن من هاوڕان باسییان کرد دوو ئەگەر هەیە خۆ ئۆتۆماتیکیان شیع حکوومەت پێی نێن یانەوە تا بەشەکە بێتە ئۆپۆزیسیۆن یانوەکو جاران ئەبێتەوە تەوافق ئۆپۆزیسیۆن سار ناکەیت ئەبێتە تەوافق چێ ئەکاتن لەعانە شیعەکان ئەگەر مالکی بڵێن حکوومەت بگرێتەوە دەست تەجروبەیەکی پڕ لە فەشەلی هەیە ئەوە بینیمان ڕاستە ئێستا ئیتاری تەنسیقی پێکێناوە 93 کورسی لە دەوری خۆی کۆ کردوێتەوە بەڵام قۆناغی مانەوراتی سیاسیە با بڵێن قۆناغی حەقیقەت نییە پشتگیری نێودەوڵەتی نییە چونکە ئەسلان کەسێک بە کە داعشی بەرهەمهێنا وەکو تر مقتەدا سەدرێکمان هەیە دەمدەمی مەزاجە بەڵام لە هەمان کاتیشدا پراکتیکیە ئێمە بینیمان چۆن دەتوانێت لە قۆناغا حەساسە مێژویەکان سوود وەربێت خۆپێشاندانێک هات سواری شەپۆڵی خۆپێشاندان بوو بانگەشەی کرد بەشداری لە هەڵبژاردن ناکەم زۆر بە جوانی بەشداری لە هەڵبژاردننی کرد و زۆرترین دەنگیشی هێنا لەم واقعەدا کێشەیەکی تر هەیە کوردی عەرەبی سوننە بەهێزەوە گەڕاوەتەوە لە ساڵی 2014 ئەگەر لە بیرتان بێتم لە دەواازەی باشووری مووسڵ ئەگەر نووری مالکی لە سەرحەکم و پێشەوەی کە داعش بێتن پێکدادانێک لە لێوان قوواتی نووری مالکی ڕوویدا و عەرەبی سوننە 150 کەسێک کوژرا و بریندار بوون عەرەبی سوننە یەک دروشمی هەڵگرت ئیما ئیقلیم ئەو تەقسیم باشە ئیما ئیقلیم ئەو تەقسیم عەرەبی سوننە ئەم جارە کە دێتەوە ناو هەڵبژاردنە بە هەندێک پلە پۆست ڕازی نابێتن داوای مافی خۆی دەکاتن من پێم وایە ئەگەری زۆرە ئەم هەڵبژاردنەی عێراق دوایین هەڵبژاردن بێت واتەگەر لە پیکچێرێکی گەورەوە سەیری بکەین نەک بە مانای هەڵوەشاندنەوەی دەوڵەتی عێراق بێت
بەڕێزان زۆر شتیان ورژاند عێراق دەوڵەت نییە عێراق یاسای نییە عێراق سەروەری نییە عێراق هیچ شتێکی نییە ئەم عێراقە هیچە تاکەی دەخایەنێتن زروفی هەرێمایەتی زروفی نێودەوڵەتی تاکەی لەگەڵ عێراقێکی ناسەقامگیر دەبێتن کەواتە بەڕای من ئەمە دەبێت پیکچێرەی تر سەیری بکەین یەک کاکسەرەوە سناریۆیەکی دیکە سناریۆی خۆپێشاندانە ئایا ئەم 60% ئامادەن بێنەوە خۆپێشاندان یان نا واتە سەر لەنە حکوومەت بڕوخێننەوە باشە ماوە لەسەرەوەی کە ئێران و سعودیا ڕێک دەکەون یان نا ئەمریکا و سعودیا ڕێک دەکەون یان نا ڕۆلی بریتانیا چی لێ دێت برادران ئەڵێن ئێران و ئەمریکا پۆستەکانێک لای دەکاتەوە بەڕای من وانە ئەمە بریتانیا پۆستەکانێک لای دەکاتەوە بەڵام ناو بژیوانی نێوان ئەمریکا و ئێرانیش دەکاتن سەیری کەن هەموو قانونەکانی انتخاباتی لەم عێراقە هەرچی قانونی انتخابیە لەسەری تطبیق کرا دکتۆر من هەردوو دکتۆرم پێم وایە لە ئینگلیزی دەڵێتن first past the post وایانە UK Independent Party 1 ملیۆن دەنگی لە سەرتاسەری بریتانیا هێنا لە انتخاباتی 2016 دوو کورسیوە بەرکەوت باشە ئەگەر هەڵا نەوەم دەڵێن حکمەش دوو کورسیوە بەرکەوتە و 400,000 دەنگ کەواتەش ئەمەش پیکچێرێکی ترە ئەبێ ڕاچاوکەن زۆر سپاسیش زۆر سپاس ئەو کاتان باش بەڕێزان زۆر سپاس بۆ هەر چوار مامۆستای بەڕێز من تاقیبم لەسەر ئیمپلیکیشنی ئەو هەڵبژاردنە لەسەر کوردستان ئێمە بەرەو هەڵبژاردنێکی نوێی پەرلەمانی کوردستان دەچین لە ساڵی داهاتوو لێکەوتەکانی ئەو بایکۆتە باها بڵێن بایکۆتە سیاسی ئەوەی دکتۆر هیواناوی لێنا خەڵکی هۆشیار کە بەشداری نەکردووە و ئەوەی کە کاک دکتۆر فەرمووی بەشێکی زۆریشی ئەوەی بەشداریشی کردووە لە پێناوی ئەوەی تەزویر بە دەنگەکەی نەکرێ هاتووە دەنگەکەی خۆی سوتاندووە ئیمپلیکیشنی ئەوە لەسەر کوردستان چییە؟ طبعاً پێش ڕووداوەکانی تەمووز ئێمە ڕاپرسێکمان کرد بە دەقیقی 138 خەڵک لە سلێمانی بڕیاریاندا و بەشداری هەڵبژاردن بکەن لە دهۆک 56 بوو لە هەولێر 46 بوو یعنی نیسبەکە ئێستا تەنیا لە دهۆک 102مان کەم کردو لە سلێمانیش 101 واتە جۆرێک ئاگایی هەبوو لەوەی کە نیسبەی بەشداریکردن لاواز دەبێت ئایا لە هەڵبژاردنەکانی پێشوو ئەو نیسبە بەرزە هەبوو یان بەس هۆکاری جۆرا و جۆر دەستکاری نەتائیز دەکرا واتە ملاحەزە لەسەر ئەوە هەیە کە دەنجی حیزبەکان کەمی کردویان زیادی کردووە جگە لە بزوتنەوەی گۆڕان کە وازەحە هیچ کورسێکی بەدەستنێنا ئەوش ڕەنگە بەهۆی مەسەلەی جۆری سیستمی ئینتیخابیەکە بێ واتە خۆی سەرنج لەسەر ئەوە هەیە ئایا لە هەڵبژاردنەکانی ڕابردوو ڕێژەی بەشداری خەڵک چەند بووە وایە حیزبەکان چەند دەنجی ڕاستەقینەی خەڵکیان هێناوە یەک لە لێکەوتەکانی ئەو نێگاتیڤ پۆلیتیکەل ئاپاتی هەردوو مامۆستای بەڕێز باسییان کرد کە لە کوردستان هەیە کە خەڵک پێی وایە بڕوا و نەڕوا وەکویەکە بڕوا و نەڕوا هیچ ناگۆڕێ بڕوا و نەڕوا هەر بارودۆخ وەکو خۆیەتی یەک لە لێکەوتە خراپەکانی ئەوەیە کە دکتۆر کامران فەرمووی کە بەجددی قەزیەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم قەزەی ناسنامە لە لای خەڵک چیتر قەزیە نیە بۆی حیزبە سیاسەکان بە ئیتیمام و سیر ناکەن حزبە سیاسەکان بەوعیەوە ئەو معاملە دەکەن چونکە معلوماتیان هەیە کە ئەوانە چیتر لە لای خەڵک قەزیێنین کە ئەمانە لە دوورمەودا ئێمە گەر چێشەمان لەسەرەوەنە بێ عراق چی لێ دێ بەڵام لە دوورمەودا کاریگەری یەکجار خراپیان لەسەر ئەو کۆمەلگایە دەبێت هیچ نەبێ خەڵک ئێرە بەهی خۆی نازانێت هیچ نەبێ خەڵک وەلایی بۆ هیچ شتێک لە وڵاتە نییە تۆ دەی بۆ نمونە هەولێری پێیشان دەدەی ئەو دەڵێ بە من چی شەقامی 150 پێیشان دەی 120 پێیشان دەکسەر دەڵێ بە من چی ئەو جۆرە لاموبالاتە من نازانم هەتاکەی بە سلمی بەردەوام دەبێت بەڵام وازەحە یعنی ئەوەی دراسی کۆمەلگای جۆرا و جۆر بکات تێدەگە کە ڕۆژێک دادێ ڕەنگە بە شێوەی دیکە خۆی پیشان بدا دەبێت بەجددی دراسی ئەوەی نێگاتیڤ پۆلیتیکەل ئاپاتی لە کوردستان بکرێت ئێمە حەقمان ئەگەر لە عێراقیش نەبێ بەڵام لە کوردستان لە سلێمانی وێڕای ئەوەی ڕووداوەکانی تەمووز ڕەنگە خەڵک پێی وابێ دەبووە هۆکاری ئەوەی باڵێکی ناوێتێتی نیشتیمانی کوردستان بەشداری هەڵبژاردنەکە بەڵام پێشبینی کراو بوو کە 138 بەشداری دەکات خەڵکەکە پێشوەختە بڕیاری داوە لەوەی کە ئەگەر ئەو بۆ عێراق ڕازبێت کە ئێمە توانی هەوڵماندا حیزبە سیاسەکان بە هەموو نوعەیەک ڕەبتی بکەینەوە بە ناسنامەی نیشتیمانیەوە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان وازەحە پەرلەمان خۆی باز دەکات کە دەورە لە دەورە خراپتر دەڕوە واتە ئێمە دینە سەر ئەو پرسیارەی لە کۆتاییدا ئایا ئەو سیستمەی ئەمە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو تاقیمان کردەوە
کە ینی مجموعە خەڵکی پۆپولیستی بەداخەوە خستە ناو پەرلەمان کەوای کردو ئێستا خودی سەرۆکی پەرلەمان لە خودی سەرۆکی پەرلەمان بووی جێگیری بوویان هەندێک بودان گوت ئێمە وەسائلی دروستکردنی قانونمان لە ناو پەرلەمانی کوردستانە نییە ئێستا نیمانە یعنی ئایا بۆ هەڵبژاردننی داهاتوو بیرلەوە دەکرێتەوە کە لە پێناو ئێوە خەڵک ئاش بکرێتەوە على الأقل سیستمی انتخابی بگۆڕدرێ على الأقل ئەوەی لە عێراق جارە تاقی کراوە کە تشرینەکانی هێنا پێش مجموعە حزبی دیکەی فرەدا دەرەوە مجموعە کورسی ئاڵ و گۆڕ پێکرا ئایا ئەوە لە کوردستان تاقی دەکرێتەوە چونکە ئەمە ڕەنگە یەکێک لە ڕێگاکانی جۆرێک لە ئاکتیڤکردنەوەی خەڵک بێ بۆی بێتەوە ناو هەڵبژاردن مەبەستمە لە کۆتاییدا کاکسەرۆ بڵێم کە ناوەندێکی وەکو ئێرە یان ئێمە ئەوانەی ئەکادیمین یان ئەوانەی مهتەمن بە مەجای توێژینەوە زۆر گرنگە دراسای ئەو بارودۆخە بکرێ و هەر بە ئاسانی بەسەرمان عبر نەبێت کە ساڵ بە ساڵ ڕێژەی بەشداریکردنی خەڵک لاواز دەبێت و ئەو لاوازیە ئەوەیە کە مامۆستایان نێگەتیڤە یعنی وەکو وڵاتێکی ئەوروپی نیە کە خەڵک بڕوا و نەڕوا کاریگەری سلبی لەسەر ماف و ئازادەکانی ئەو ناکە لێرە پێی وایە کاریگەری ئیزابی ناکە بڕوا و نەڕوا ئەمە تەوان نەتایجی ئەو توێژینەوەیە کە ئێمە پێش ڕووداوەکانی تەمووز کردومان هۆکاری ئەوەی بەشداری ناکەی ئەوەیە کە پێی وایە پرۆسەی سیاسی لەلای ئەو قیمەتی نییە دەنگدان لەلای ئەو قیمەتی نییە کە دەنگدان و بەشداریکردن کە ئەمە تاکە ڕێگەی ئاڵوگۆڕی دەسەڵات و ئەکتیڤکردنەوەی دەسەڵاتە لە کوردستان لەلای خەڵک قیمەتی نەبێ ئەی بەدیل چییە سپاسە نەکرد زۆر سپاس مامۆستا سەر زۆر سپاس و مامۆستانی بەڕێز ئەمن جەنابەت باسی مامۆستای بەڕێز باسی ماکس وێبەرت کرد ئەگەر بێنن سەر بەڵێ برادەرمانە لە سێ هێزی ماکس وێبەر ئەگەر بینە سەر کاریزما ئەگەر دقت بدەین ڕێژەی دەنگدان چۆنە ئەو حەزبە سیاسیانەی کوردستان کە کاریزمان نەماوە لە ڕویان لە خراپیدا سەیری گۆڕان بکەن سەیری یەکێتی نیشتیمانی بکەن سەیرکە سەری پارتی بکەن کە خەڵک کە دەنگەدا دمۆگرافیایەکی سیاسی خاصیە پارتی ئی زەمانی خوارێ خۆش و بارزایی نەمرە یعنی کە خەڵک دەنگ دەدات بە پارتی یەکەمین تشتیوە بیر دێت ئایا بۆرۆکراسی و تەکنۆکراتەکەی ناو حەزب بیردیان جنابی سەرۆکی وێ بیردێت ئۆتۆماتیک دەڵێ من حەزب دەنگ دەدەم بە جنابی سەرۆک یعنی پێگەی کاریزما یەکجار بەرزترە لە مؤسساتی حزبی یعنی لە بەرنامە انتخابی یعنی ئەو کادیرە ئەو بڵێ لەشکرە یەک چایەک لە لەشکری تەکنۆکراتی حزبی هەیە لە لایەک دابنێ کاریگەری ناکاتە نیو ئەوەندەی یەک بڵێ بڕیاری جنابی سەرۆک یعنی یەک کاگنێتیڤان لەشتە سلێمانی تەحەدای خەڵک دەکات دەڵێ من دەنگ دەچن تەقینەوەک لە ئەوەی ڕۆینا پرسیارەکەی من ئەوەیە ئایا ئەو گۆڕانکاریە دەکرێت مەسەن لە ڕووگە کاریزمایە ئەگەر کاریزمان لە نمێنن ناو پارتی چی بەسەر دێ دەسەڵاتی دووەم دەسەڵاتی عەشایر و دەسەڵاتی سێم کە جنابەت گوتت 6% بەس لە 6% زیاترە چونکە خەڵکێکی زۆر دەنگی نەداوە لە هەڵبژاردننی پێشووی عێراق 26% دەنگی داوە ئێستا وازان 25%. یعنی ئەو خەڵکەی کە دەنگی نەداوە لە دوو هێزەکەی کاریزمای لای داوە لە عەشاریش لای داوە دێتە سەر خزمەتگوزاری کە ئەوەی کە دەڵێن وانە تەکنۆکراسی کە دەنگی نەداوە پرسیارەوەیە چۆن دەتوانێت لە حەزبێکی کاریزماتیکی وەکو پارتی ئەم سێ دەسەڵاتە ئاش بکرێتەوە وانە چۆن دەکرێت هەتا کاریزمات هەیە بێ دەسەڵاتی سێمیش ئاش بکەوە بڵێ دەنگدارێکی زۆرتر بێت چونکە کە زۆر تاوی دەکەم کە تاالبان ئەفغانستانی کرد سەرمایە گوزاریەکانی کرێک ئۆکێ منداڵەکانمان بە مکوان وڵات یعنی یەکەمین تش لە زەری دەمای بڕۆمە دەرەوە ئێرە وڵاتی سەقام بینی و قسانە خۆی یعنی وانە خەڵک نابیست با بڕە خۆی قسە بکەین یعنی خەڵک بۆ کچەکەی من دوو کچم منە چ کوردستانێک دەدەم بە کچەکەی خۆم لە مێشکی خۆم دەڵم ئۆکێ دەزانین چەند بابڕم وڵاتێکی تر جنسێکی دیوەرگری دوای دەگەڕێنەوە ئەو 60-70% خەڵک ئەوە فکرێکێت سەری بڵێ پێکاتەکانی تری هەرێمی کوردستان بکە ئەڵێ هەتا جنابی سەرۆک لە دەسەڵات بێ ئەمە لێرەین ئەگەر بارزانەکان لە دەسەڵات نەبێ ئەمە نازانن چمان بەسەر دێ سەرکە ڕۆلی کاریزما چەندە پرسیارەکەوێت چۆن دەکرێت ئەمە ئاش بکرێتەوە ڕۆلی کاریزما و ڕۆلی بڵێ
بڵێ حکومڕانی چۆن ئاش بکە ڕەگە پرسیارەکە زۆری چۆن کاریزماکان خۆیان دەسەڵاتی خۆیان بگوازنەوە ناو ئینستیتوشنەکان چونکە جنابی سەرۆک جارێک باسی کرد گوتی حزبایەتی می ساڵی 1946 خەڵک ئیمانی بە بڕۆکراسی حزبی نەماوە کاریزما لەگەڵ حکومڕانی ئەمە بەڕای من جا پرسیارەکەی تۆڵە ئەنی بەگوێرە دەنگدان بێ حەزب دەنگدان بێ 25% خەڵک ئیمانی بە حەزب هەیە زۆرتر نەماوە حزب نەبووە ئەگەر تۆ معنی حزب دەوڵەتیانی حزب نەبووە ئەمە قوربان وەکو ئەکادمی من بە شێوەیەک ڕێژەی دەنگدان هەمە باسی دەکەین دەنە کەس ناوێرە بڵێ پارتی نەما کە بوو بە نۆرەی من مەجووسەکە خۆش بوو ئەوە دەستیان پێک بە مسلێ هەڵبژاردن لە عێراقش و لە کوردستانش دیارە زۆر لایەنی جیاوازی هەیە بەڵام لایەنێک کە سرنجی منی زیاتر لە هەمووی ڕادەکێشێ کە پێم وایە بۆ ئێستاش و بۆ سیاسەت دارشتنش و بۆ داهاتوش دە بەکاری لەسەر بکرێت مەسلەی هاوڵاتیە هەڵبژاردن کاری هاوڵاتیە کاری سیتیزنە ڕەشوڕووکی کە لە هاوڵاتی بوون دەکەون ئەوە کاریان بە هەڵبژاردن نییە و ئەوە کواڵیتی ئەو ناجزایەتیە کە دەڵێن مەسەڵەن لە سوئێد یان لە ئەڵمانیا کابرا ناڕازیە دەنگ نادا و ئەوەی ئێرەش ناڕازیە و دەنگ نادا کواڵیتی ئەو دوو ناڕزایەتیە لە یەکتری زۆر جیاوازە ڕێنوێن بۆ ئەوە کە سیاسەت چۆن دابرێژرێ کە ئەو بنەمای دەنگدان بێتە سەر و کواڵیتیکەی بێتە سەر ئەوانە بەهێزکردنی هاووڵاتیە یعنی خەڵک دەستیان بگاتە زاریان یاسا بتوانێت بیان پارێزێ کابرا ماڵی خۆی هەبێ بێمنەت بێ ئەو دەبێت دەتوانێت بیر بکاتەوە ئەحزاب هەڵبژێرێ ئەو دەنگە جێ ئێعتبارە دەتوانێت پشتی پێ ببەستی تەناوەکو ئەو دەنگانەی کە دکتۆر فەرموویەوە نیە ئەو ساڵ دەستێرە ئەو ساڵی دیکە دەستەجێکی دیکە بۆیە ینی ئیسرارەکەم لەسەر ئەوەیە کە تەرکیز لەسەر بەهێزکردنی هاووڵاتی لە کوردستان بەداخەوە ئەوەی کە ئەمن تێدەگەم لە خودی کوردستان عێراق کە هیچ هەر وێران بەڵام لە خودی کوردستان پرۆسەی ئەوە کە خەڵک لە هاووڵاتی بوون بکەون بەهێزتر بووە لە ساڵەکانی ڕابردوودا و ئەوە بنەمای کێشەکانە ئەوە ڕیشەی کێشەکانە ئەگەر بەو ڕاوتەدا بڕۆین نە کاریزما یارمەتی دەردەبێ نە ئەحزاب یارمەتی دەردەبن و بۆەوە کە کاریزمای دەگەڵ خەڵک ئاش بکەیەوە دەگەڵ حیزب ئاش بکەیەوە دەگەڵ ئەنستیتوشنەکان ئاش بکەیەوە کلیلەکەی ئەوەیە کە دەبێت خەڵک ببنە هەوڵاتی باشە خەڵک دەبێت تێر بن خەڵک دەبێت ژیانیان هەبێ خەڵک دەبێت پرێدیکتیبلیتیان هەبێ بتوانن داهاتی خۆیان ببینن بۆ 6 مانگی دیکە ئێستا ئەوە زۆر لاوازە بیناقەی کێشەکانشمان ئەوەیە ئێستا کابرا نازانێت 6 مانگی دیکە چی بەسەردێ دەتوانم مناڵەکەی بنێرتە مەدرسە ئەوە نییە مەکتەب دەتوانێت کرێخانوو بدە ئەو جوورە دەنگدەرە هیچ حیزبێک هیچ وڵاتێک ناتوانێت پشتی پێ ببەستێت داهاتووشی لەسەر ساز نابێت زۆر سپاس کاک طبعا دەستخۆشی لە بەڕێزەکانەکەم بۆ ئەو بەڕێزانەی تداخلی ئەم مۆزوعەشیان کرد هەمووی زۆر یعنی وەزنیان هەبوو قسەکان و سوالەکانیش لێرە ئەگرێتەوە طبعا کە بەحسی ڕێژەی دەنگدانەکەین لە کوردستانە بەڕاستی 35 زۆر کەمە ڕاستە حزبی براوە هەیە حزبی براوە بردوێتەوە گەورەترین مەقعدی ناوە 33 بەسەلەن پارتی دیموکراتی کوردستان بەڵام ڕێژەی دەنگانەکەی بە 250 بۆ 300 هزار دەنگ کەمی کردوێتەوە ئەوە بۆ حزبێکی ڕەسەن زۆر گرنگە ئەمە چکە ئەوان وەکو حزبی یەکێتینین وەکو حزبی گۆڕانین وەکو حزبی ئیلتیزامیان هەیە مرکزیەتیان هەیە و دەنگدەرەکانیش ئیلتیزامیان هەیە ئەم ناڕازەیە لە چێوە هاتووە ئەوە زۆر گرنگە کە حزب خۆی جوابی ئەوە باتەوە هەڵسەنگانی بۆ بکە چۆن ئەم دەنگدەرانە ئاشکاتەوە بۆ خۆی ئایا لە حزبایەتی دەرچوو هەر بووە بە کەریزما
یان بەڕاستی ئەبێ بۆ ئەو ئەندامانەی خۆیان وا کەمی کردووە طبعا پەیامی نیشتیمانیش دەوری هەبووە کە پارتی بەرەو پێشەوە بڕوە و نۆکو هەر دەنگدەرانی ئەوانەی کە دژی کورد قسەیان کردو یان دژی بڵێن حکوومەتی هەرێم سزادراون بەڵکوم لە بەغاش ئەوانەی دژی هەرێم بەکارێنەنا ئەوانی سزادران وەکو هەیتەمە جوبوری یەکێک بوو لەوانە کە زۆر بە دژی کورد شەپۆلیا و ئەوانی تریش هەر لە بەغا سزا دراون لێرە سوالەکە ئەوەیە بۆ بەڕێزان کورد استراتیجی چییە؟ چ استراتیجێکیەیە کە ئەچێتە بەغا داواکارەکانی کە بەحس کران چی بێت؟ ئەبێ ئێمە استراتیجێکی گرتومان هەبێ بۆ ئەوەی لە بەغا بە یەک دەنگ بە یەک هەڵۆز قسە بکەین ئایا ئێمە ئەتوانین ئەو استراتیجیە دروستکەین یان نا؟ ئەوە سوالی یەکەمە. سوالی دووهەم طرح کراوە پرسراوە گوایە ڕەوتی سەدر حتا یەک کورسی هێناوە سونە بە هەمویان دەوری شەستیان هێناوە کورد وەکو نەتەوە سونە وەکو نەتەوە کورد وەکو نەتەوە 63 دەنگیان هێناوە ئایا ڕەوتی سەدر بەقەدەر ئەم دوو نەتەوەیە بە 6 میلیۆن کورد یان 6 میلیۆن سونە زیاتر دەنگی هێناوە ئەمە چ پێوەرێکە سوالەکە ئەوەیە ئەمانەمان چی ئەتوانێ ئەمەشی کاتەوە بەڕاستی سوالێکی معقولە یعنی معقول لە سەدر تەیارێک بە تاقی تەنیا بتوانێ لە نەتەوەیکی وەکو سونە زیاتر دەنگ بێنێ یان لە نەتەوەی کورد زیاتر دەنگ بێنێ ئەمە و هیواداریشم لە انتخاباتی داهاتوە بۆ هەرێمی کوردستانیش سیاسەتی دەوائر بەکاربێن لە انتخاباتی هەرێمی کوردستانە نۆکو یەک موحد بێ چونکە هەموو ئیستیفادەی لێکەن وەرزیرەکترین کەس حزب لەم دەوائرانە پارتی بوو کە زانی چۆن معاملە لەگەڵ ئەم انتخاباتەکە بەڕاستی دراسەیەکی باشیان کردووە و یاریەکەشیان باش کرد یعنی بەڕاستی یارێکی چاکیان کرد و هەندێک دەوائریش لە باتێ خەربێ ئوفقی دەرچوو مثلا دائرەی چوار بە ئوفقی لە باتی زۆر زیرەکانە بەکارهێنا حیزبەکانی کە هەر تێژ نەگەشتون مەسەلەکە چییە ئەوەش وردیە کاری ئەوێت و کاری لەسەر کراوە دەستخۆشیان لێکەم و انتخاباتیشە تۆ چۆن نەتوانی بیبێتەوە مافی خۆتە بەڵام ئەو دوو سوالەی پێشەوە کورد استراتیجێکی هەیە و ئێمە ئەچینە بەغا و ئایا چۆن ڕەوتی سەدر توانی لەم دوو نەتەوەی زیاتر دەنگمێنێ سپاس بۆ ئێوە قوربانە من تەنیا لەسەر یەک قسەی دکتۆر سەربەستەویش لێرە نییە کە گوتی دەنگەکانی نەوەی نوێ دەنگی دوودڵەکانە 125 دەنگی دوودڵە لە ڕاستیدا ئەوە تێگەیشتێکی زۆر هەڵەیە ئەگەر ئێمە بەو شێوەیە تەماشای نەوەی نوێ بکەین ئێمە وا لە نەوەی نوێ تێدەگەین لەبەر ئەوەی ئێمە لە دیموگرافیای دەنگدەری خۆمان لە نەخشەی دەنگدەری خۆمان تێنەگەیشتوینە دەنگدەری نەوەی نوێ ئافرەتن دەنگدەری نەوەی نوێ گەنجن و ئێمە وەکو پیاو لە هەردووکیان دووری بۆیە حیسابێکی وا بۆ نەوەی نوێ ناکەین حیسابێکی وا بۆ نەوەی نوێ ناکەین نەوەی نوێ گۆڕانی تێپەڕاندووە گۆڕان قەت نەیتوانی سێ کورسی لە هەولێر بینیتن بۆ پەرلەمانی بەغدا نەوەی نوێ سەی هێناوە گۆڕان قەت نەیتوانی یەک کورسی لە سلێمانی لە کەرکووک بینیتن بۆ پەرلەمانی بەغدا نەوەی نوێ هێناویەتی نەوە ئەگەر هەموو حزبەکانی یەکگرتو کۆمەڵ یەکێتی گۆڕان هاوپەیمانەتیان لە دهۆک پێک نەهینا بە نەوەی نوێ کورسی لە دهۆک دەبرد نەک ئەوان ئەوەی دەنگی کورسی ڕاستەقینەی خۆیەتی لەو انتخاباتە پارتیە نەوەی نوێیە ئەوانی دیکە هەر هەمویان تحالفاتیان کردووە کورسیەکانی دهۆک کورسی یەکگرتوونی نەبەتەنی یەکەتی دەنگی پێداون گۆڕان دەنگی پێداون کۆمەڵ دەنگی پێداون پارتیەکان زۆرترین دەنگیان دایتە جەمال کوچەری عومەر کوچەری هەر زۆرترین دەنگ پارتیەکان پێداوە دەبی لە پارتیەکان بپرسی لە من نا دەبی لە پارتیەکان بپرسی قوربان ئەمە دەزانم بوو بەس دەوام بپرسە نه من ناڵێم نەخێر جمهوری قوربان با پێت بڵێم بوو جمهورینەوەی نوێ جمهورێکی دوودڵ نییە 182 دەنگدەرینەوەی نوێ گوتیتی
باشترين حملة إيما بو سطح حفتا ودويان دلين شاسوار عبد الواحد زور كاريجري لسري مع ابوها هي بارتي سطح شاستو شوار ودلي دلين يجي بمباردين تأثير لسري مع ابوها هي يكومل سطح شاستو دو دلي علي بابير تأثير لسري معايا اوان سطح هشتا بسرة ودلين كانديدا كاني ما بهسترينن هموي اوام هيا دنگدري قوران نية دنگ داوا بنوينوه دنگدري قوران بجداري لها البجاردن نكردوا دنگدري قوران سطا بيستو هشتي قلت يما بجداري لها البجاردن دكاين اوش نازم دنگي داوا بكي دنگدري قوران سطا بيستو ششي لحملي انتخابي خوي رازي بوا قورانا كان بجداريان نكردوا ام جاره خريطي هالبجاردن زور قوراوا تماشا كان اورنگي لا كرسي كان دروز ولا ناوچ جواز كان بويا دبي بنوعي كتر اما تماشاي نوي نوي بكاين اويك اور الشروط تعجيزيان داناوا او دبيني شلون لهالبجاردني داتو دنجان زياده كا لبلا وين حكومه دتوانيتن وهناك اجمجات ثواني بو ما بس انت ده بو كاتي والله لا بوقت ايفن دائما في آية عمريها لحمي وقت في آية قلق لسر آستين على شو يعني عاطفي ونتفاعل أو أنا كاتب خوي 8 تاسي دان بقوراندا استابونا تشل دان بيكتيان ببارتيد أو إستا أو نبي من أي 8 ومهاتنا كاريزما نلي والله تسبب هاي كانت لا بس توضيح أنا من بحث كاريزمانات كاك شخص ورشت كاريزمايك هيك كاريزمانية من بحث كاريزمانات ما أو كاريزمانية أو لنهاتوي أحزاب ديكيا أو غلطي أحزاب ديكيا أو خدمات جوانية كحكومة تقديمي دكا بوي كردوا كاو دنگ بينيتن وطبعا حكومتي هرم ناتوانيت او كيشاني هنا چاره سر بك بيگومان ناتوانيتن او قيراناني هنا د صلاتي بارتي ويكتي داينا بويا بلي چاوري برزبونه و دنگي نوي نوي بكن سپاس دستان خوش به لراستي مناقشك زور گرم بو هم سرنج و هم پرسیارکان شتي زور باس کرا اگر بچینه ناو خريطه حزبي ولوانەی کە دەنگیان داوە ئەمە ئەم هەڵبژاردنە پێمان دەڵێت تا ئێستاش پارتی ئەو حزبەیە کە ڕەزامەندی لەسەرەیە لەو نزبەیە کە دەنگی داوە زۆرترین متمانەی سیاسی بە ئەوە ئەویش بێگومان بەهۆی چەند هۆیەکە یەکەمیان پارتی حزبێکە ئەزمەی قیادەی نییە واتە دڵنیایی لە قیادەی پارتی هەیە هەروەها لە زۆری سیاسەتکردن ئەوەی کە کیسنجەر دەڵێ دوو ئەکتەر لە سیاسەدا ڕۆڵ دەبینین یەک جەنگاوەرە یەکیش دیبلۆماتکارە لە پردێ و لە سەحێلا جەنگاوەری پارتی و وتینە مقاومەی کرد ئەو دیبلۆماسیەتەش کە ئێستا دەیبینن چ هێزێکی گەورەی هەیە بۆ هەرێمی کوردستان و هەتا بۆ عراقیش دیسان ئەم دیبلۆماسیەتە لای پارتی دیموکراتی کوردستانە ئەگەر بینە سەر حکومڕانیش ڕاستە گلەی هەیە بەڵام ئەگەر لە پێوەری حیزبی سەیریکەین لە حیزبە دەسەڵاتدارەکان ئەو حیزبەی باشترین زۆرترین خەدەماتی پێشکەش کردووە لەگەڵ بوونی کەم و کوڕی دیسان هەر ئەمە لای پارتی دیموکراتی کوردستانە ئەم هەڵبژاردنە پێگەی پارتی دیموکراتی کوردستان لە سەراستی هەرێمی کوردستان لە سەراستی عراق لە سەراستی ئیقلیمی لە سەراستی نێودەوڵەتی بەهێز دەکات بەڵام ئەرک و بەرپرسیارەتیشی قورستر دەکات و ئەو تەحەدیاتانەی کە لە داهاتوو دێنە پێشەوە زیاتر ڕوویان پێ لە پارتی دەبێت ئەوەی کاک دکتۆر هەوار وتی بۆ نسبەت عراق لە ڕاستیدا کاک دکتۆر ئەمن پێم وایە پرۆژەکەی بایدن هەدەفی استراتیجی ئەوە بوو کە بە ئەسلوبێکی نەرم ڕێگا بگرێت لە دابەشبوونی عراق نەک پرۆژەیە بوو بۆ دابەشبوونی عراق مانەوەی عراق بەیەکەوە بۆ ئەوەی دابەش نەبێ وەکو ئەوەش باس کرا هەر بۆ خۆی ئێستا ئەم هەڵبژاردنە عراقی بردۆتە ناو قەیرانێکەوە بەکوێ دەگا دیار نییە لە غائببوونی ئەوەی کە باس کرا لە غائببوونی ئیلتیزام بە دەستور لە غائببوونی حکمی موەسسات لە لاوازی سەروەری یاسا لە هەموو لەوەی کە عراق خاوەنی بڕیاری سیاسی خۆی نییە و ئەم دەستەی وەردانە سلویە
و سیادەشی لەدەست دەرهێنراوە لە حاڵەتێکی لەم شێوەیەدا تەوەقوعەکان بەو شێوەیە نین کە لە بەغدا ئومێدی لەسەر هەڵبچنی بۆیە زۆر گرنگە وەڵامی ئەو پرسیارە دەدەمەوە کە بۆ هەرێمی کوردستان چ گرنگە یەکێکیان ئەوەیە تا پێی دەکرێت نەبێتە بەشێک لەو ململانەی لەناو ماڵی شیعەدا هەیە کە ئێستا بەڕێزان باسییان کرد هەم شیعای عروبی هەم شیعای مەزهەبی لە ڕاستیدا ئەگەر پێمان وایە بە شیعای مەزهەبی باشترە لە شیعای عروبی ڕەنگە دقیق دەرنەچێت چونکە شیعای مەزهەبی لە ڕابردوودا تاقیمان کردەوە خاچیان لێداگیر کردین و هێزی سەربازی سوپای عراقیان هێنانێ سەرێ حەجی شەعبیان هێنانێ سەرێ بوجە و موچەیان بڕین و شیعای عروبیش من پێم وایە دیسان لەگەڵ خۆی هەڵگری جۆرێک لە مەترسیە پێمان بکرێ شیعەیەکی مەدەنی وەتەنی سەردەربێنێ یان ببێتە هێزێک ئێمە لەگەڵی بڕۆین ئاساییە بەڵام کە زەحمەتە بۆ هەرێمی کوردستان لەسەر ئاستی عراق زۆر گرنگە تەرکیز لەسەر دووسێ خاڵ بکە ئێمە هەوڵ بدەین استراتیژەتی ئێمە ئەوە بێ عراق یەک دەوڵەت و دوو کیانی سیاسی ئەو کیانە سیاسی کە ناوی هەرێمی کوردستانە لەگەڵ حکوومەتی عراقی فیدراڵ ئامادەییمان تا پێ بکری ئیجابیانەمان هەبێ لە بەغدا بۆ ئەمەیان خاڵک گەورەکان کە کورد هەوڵ بدا سیاسەتی هاوبەشی هەبێ و میکانیزمی هاوبەشە و ئیشی لەسەر بکە هەندێ پرسی گرنگنی چیان خاکە وەکو وەڵامێکیش بۆ ئەو متمانەیە کە هاوڵاتیانی ناوچە کوردستانی کێشە لەسەرەکان دایانەوە بە حزبە سیاسەکانی هەرێمی کوردستان دەبێت استراتیژێکی هاوبەشیان بۆ ئەوە بێت بەڕێکاری دەستوری بەڕێکەوتنی سیاسی بە هەر شێوەیەک بێ لە داهاتوودا و بە ئیستینادەن بۆ قەراری محکەمە ئیتیحادیش کە لە ساڵحی ئێمە بوو هەوڵ بدەن پرسی مادەی 140 لا بکەنەوە دەبێ هەوڵ ینی خاڵێکی استراتیژی و گەورە ئەمە بێ لەسەر مەسەلەی کەرکووکیش زۆر گرنگە هەوڵێکێک لەو خاڵانە ئەوە بێ هەوڵ بدەن محافیز وەربگرینەوە چۆن پێمان دەکرێت لە دەرەوە یعنی لەوێ هەوڵ بدەین سیاسەتێکی نیشتیمانە نەپەڕۆ پەیڕۆ بکەین دەکرێت لە ڕوو حیزبیەوە تەفاهمی لەسەر بکەین دوای ئەوە بۆ عراق ئەوەی کە زۆر گرنگە چۆن ئێمە هەوڵ دەدەین دووشت لە عراق زیاتر دابەشکەین یان مشارەکەیان لە ناودا بکەین یەکێکیان بەشداری لە دەسەڵاتە فیدرالیەکاندا کورد بەشدار بێ لە دەسەڵاتە فیدرالیەکان و سەدان پۆستی کورد هەیە لەوێ ئێستا بە فەراغی ماوەتەوە و هەروەها ئەویتر مەسلەی دابەشکردنی سامان و داهاتە ئەمان هەردووچیان کاکتۆر گوتی چەندین مادەی دەستوری جێبەجێ نەکراون هەردووچیان دوو مادەی دەستورین 105 و 106 و قانونیشی بۆ دەرچووە بەڵام و ئەسسەکە دانەمەزرێنراوە مەسلەی سەر و کۆمار لە ڕاستیدا پرسی سەر و کۆمار بۆ کورد هەندێمانەی سمبولی هەیە شەرت نییە لە مەسلەی ممارەسەی دەسەڵاتە زۆر گرنگ بێ بەڵام بەڵێ ئامانایەکی سمبولی هەیە بە تایبەتی لەسەر ڕاستی سیادا هەرچەند خولی ڕابردوو ئێمە بینیمان بەشی زۆری گەمەی سیاسی لە ناو پەرلەمانداوە لەوێ شەوە دژایەتی گەورەی ئێمە کرا زەڕەسەکە لێیدا منیش لەگەڵەوەم بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوەی لە داهاتوودا هەوڵ بدەین سیستەمی ئینتیخابات بگۆڕی لە ڕاستیدا لیستی کراوە بۆ هەرێمی کوردستان هەڵەیەکی گەورە بوو ئێستا هەوڵ لە درێ جارێکی تر معالەجە بکرێ ئەمە بەشێکە لە چارەسەری بەڵام هەموو حکایەتەکەش نییە خاڵێکی تریش کە بۆ حزبە دەسەڵاتدارەکان بە تایبەتی بۆ پارتی کە دەبێت زۆر لەسەری بوەستێ ئەویش ئەوەیە کە دەنگدەری ئەوانەی کە دەنجیان داوە و دەنجیان نەداوە بۆ پارتی بۆ یەکێتی زۆربەیان گەنجن زۆر بەشیان لە سەنتەری شارەکان زۆربەیان گەنجن بەڵێ ئەوی دەنگی نەداوە بە پارتی و داوێتی بنەوەی نوێ
بەشی زۆری گەنجە و بەڵێ فيها عمري راسته کەواتە ئەوەی کە زۆر جار تەکیدی لێ دەکرێت دنیای سیاسەتدا ڕێژەیەکی زۆری گەنجی خوێندەواری خاوەن بڕوانامەی بێکار جۆرێک لە هەڕەشە بۆ سەر سەقامگیری و حکومڕانەتی دروست دەکات ئەمەیە لە ڕاستیت و بە پلەی یەکەمیش بێکاری یەکێکە لەو خاڵانەی کە دەبێ پارتی و یەکێتی وەکو دوو حیزبی دەسەڵاتدار بە پلەی یەکەم پارتی لە ڕێگای حکوومەتەوە لە ڕێگای کەرتی تایبەتەوە و کاری لەسەر بکە. زۆر سپاسکە. باسکرا یعنی دی هێشتا باسی ئەوە کرێکەوە لە عێراق لە دوو بەلایە بەرەی سەر بە ئێران کە فتح و ئەوانەی حەجری شەعبیە و بەرەیەکی تر کە عروبی مەذهبی سەدرە بەڵام لە حەقیقەت داوان نییە هەمویان سەدر هیچ لە ئێران دوور نییە بالعکس ئێران باوەڕی بە سەدر نییە نەک سەدر دوورە لە ئێران چونکە سەدر سیاسەتی معلوم نییە کەس ناتوانێت سەیطرەی لەسەر بکە کابرایە کە خۆی بە مەرجەعێک کە زانی کە مەرجەع نییە خۆی بە مفەکرێکی ئیسلامی دائنێ کە مفەکر نییە و ئەوە کات یعنی هەر وەختێک ڕأی خۆی بگۆڕێ ئەگۆڕێ و مەسەلەکە چیارێت یارمەتی ئەدا ئەوەی سەدر کتلەیەکی متماسكة يعني وكو مرجعك يعني رؤوسي فارغي زورا صدر تشي بلي رش الين رش ولا سبي الين سبي الين اوانا يعني علاقيان باولنيه كشخصيتي وكو شخصيتي تيبل المقتدى صدر على كل امجابويا الين لا أساس دا أمدو كتلانية تنك لا نتيجة دا أمدو كتلة دبي ريك بكون بو تشكيل كرني حكومتي توافقي كمن زور باور بها وكردش زور غلطة كلا استاوى كاشتكان ديارنين بتن لا ينجيري لايك بكن دجي لايك تر أما زور غلطة بتن تنك لا نتيجة اوان عربن شيعنا بيقدن تو دجمن لبا خود درستكي ببلاش كأوانيا اما هيك دومين استراتيجية كرد سيام نقطة هذا كان باسكم استراتيجية كرد هدفها كان معلومة يعني تحقيق كرني دستور شايستا كاني هريمة چۆن هەتا بکرێت يعني هەرێم بتواني خۆی اعتمادی کەمتر بێ لەسەر بەغدا يعني مجموعە شتێکەنە بەڵام ئایا تۆ ئەداتت لە بەردەمەکەوە بتواني ئەم شتانە لە بەغدا تحقیق بکەیت ئایا تۆ دەتەوێت ئیدارەی ئەم ئەزمەیە لێرەوە بکەیت لە کوردستان یاخود لە بەغدا بیکەیت یان بەغدا یاریدەری تۆ بێ لەوێندەر بەڕاستی ئەمە بەداخەوە یعنی لە بۆ احترامم لە بۆ ئەو مەسئولانەی کە لە بەغدان لەم ساڵانەی ئەخیر یعنی بەڕاستی هیچ وەزنێکی وهان فعالیەتێکی وهان نەبووە بە تایبەتی مەسەلەی سەرۆکۆماری سەرۆکۆمار ڕاستە سەلاحیاتێکی محدودی هەیە بەڵام سەرۆکۆمارە سەرۆکۆمار تەئسیرێکی معنەوی گەلک زۆری هەیە حامی دەستورە یعنی دەبێ هەر غەڵەتێک ببینی لە هەر لایەکەوە کە تەجاوز ئەکرێ ئەو قسە بکە ئەو ڕێگری لێ بگرێ یعنی سەرۆکۆمار نابێ وەکو سیستانی بی بە ئەلغاز قسە بکە دەبێ وازح بێ یعنی کە ئەبینی مەسەلەن تعریب لە کەرکووک دەستی پێ کردوتەوە بەو شێوەیە ئەکرێ دەبێ قسە بکە ناتوانێ بڵێ وەڵا من ناتوانم قسە بکەم لەوەی بڵێن پشتی کوردی کردووە غەڵەتە کورد غەڵەت بکە قسە بکە عەرەب غەڵەت بکە قسە بکە ئەمە دەوری ئەوەیە دومین
رأي رئيس جمهورية لسر آستي عراق إقليمي ونو دولتي كالإعلام وكدر بسير رئيس جمهورية العراق وايقود كشتيتي هلايدي تيلالان حزبك يعني لا أنا شتك تأثيري خوي أبي حمو وسائل الإعلام بلاوي أكاتوا حقا أكاتواني كشبكة سباس بشويكي گشتی اگر تماشای ام هالبجارتنا بیکین لسر بنمای توبوغرافي سوسيولوجي تماشا بكين زور واضحة يعني هرم منطقة شون دابش كرا ولا ما بيني دنگدام بو مذهب دنگدام بو آين دنگدام بو نتوا يعني زور واضحة اما وا بيمان داريد كعراق بمشي ويا كدمينات براستي وقت جستي مردوة بردعوين بيدا لبالام كي تحكم بيدا كد تصالات دركية كواتا سروري وسيادة وحكمران وسياسة حتى سياسة كردنيش بابوشوني من عراق كان هيج أو عنده تأثيرا نية بلكو أو دو دولة الهيزة كشون حظيا ليه أو عراقي بجولين أو إيران أو أمريكا بشي وأجي جشتي خالتر بابوشوني من باصي دهوك وبارزجاي دهوك يكردوا وغبزان ما مصا مراد بويا من لنزيك وأقدارا هلاي كشندي حزب دبيتا أجري هلايكي استراتيجي بحزب بخوي بابوشورين بارتي هلايكي استراتيجي كردوا لبارزجاي دوك بتعيبت أو شيء كردوا بابت أو نية كاملان دنجي بكيدا وبلام نبوني رخصتناكي كارا لما بين اللقكان بارزجاي دوك واي كرد كدنجدر نايزاني كشون دنج بيدت من خب هر اقام نبو نمزاني كدنج بكي بدم بونمونا كمن كسك هيك كيشم ني با چون كسك دشام بكم بس او كسانه كخويندواري چون اتوان بو كسك تشخيص بك يعني نبوني تنسيق كي كارا لما بين لقكان واي كرد ك بارتي دو كرسي لدس بداتن انجا اگر اما بهين بو مسألة استراتيجي نتوي عين اوها بير بكينوا هلاي استراتيجي اگر حزبكان العراق بيكان بابوشوني من اماش دبيتم بوابتك كوشنده بو بيجي نتوي هرمي كردستان بشي گشتي استراتيجيتي حزبكان العراق بابوشوني مأوية ك لأن سياسي كان كردستاني العراق يك بتن هيك أرمانجيان هي أوش شيء أم خاكب أم قوارب شون ببارزت ودوما شون برابي بدت أو هرم خاكي هرمي كردستان لدروي إدارة هرمي كردستان شون أو أنا بدز بينن بابوشوني من بشيعارات وأمتشنا ناكريتن يك خالي زول جرينجة أوش شيء بهذا يعني الليرة هيس تحكم دكات نا ديمقراطي مبادئ ديمقراطي هيس شيء هيس خطان دزانن ك تنها بجنوبرج عسكري وبتفنجوا وانا دوينا هيتن بتاركي جرتي هبيتن أبوركي بقوتي سربخو هبيتن ولا همو جرينتر حزب الدصلات دركاني هرمي كردستان بيوست أوانا بجدي براسي العراق إيش بكان كيش كهر بونمونا يعني أو هلاي استراتيجي من وادا بينم يعني زور عشرة اللي ما بين حزب بلادسكان لبغداد شون دابش كرديني كدكتور كمان دابش كرديني بوسط سيادة كان ما بين أخوي عنده شون دابش بيكان سركومارا ودو من خالق تريش إضافة بوا أوش دبيته كيشاك ببوشوني من بوستي بارزغاري كركوكا كما شون أمدو حزبات شو كبارتي لم جارا لكركوك دنجي بدس هناوا أو هنده بآساني لدس نادتن استوى بزانم وخريكه كبارتي برو أو بروتن ببوشوني من كأم بوستي بارزغار بدس بيهنتن كدي شو تعامل جنامه يعني أما خارقاني زوزو جرينجي هلاي استراتيجي نتوين لبرنده بيوست أمانة براستي بايك ريزي لقالي كان إيش بكنوا نوينو أم دنجة بدس هناوا جنجكان يعني است كلاش أوف كالتشر درزبوا لما بين تراديشناليستكان ومودرنيستكان جنجكان كيستصرين هالدا ومن كدنج دم ببارتي بونمونا آيا أواني جنجن كيستبون هجز صال أوانا شون بيرد كنوا شون إما بين تعامل بقى ميكانيزمك داب ريجين بو برابيدان ودوبارا نوعي كتير أو نوعية دهاتي أمشاوا مسوجر بكن كو تعامل جه بيدقرين هذا براستي ما بس أبي يعني مقصد بوست بارزانيزم دريقس يعني برس دفيراتو يا
تو بسياركرا يعني او همو دنگا صدريزم لكي وهنا درسته ما بوشوني من اگر تماشای خو گوتارکانی صدر بیکن بزور باشرا اتوانین او تقریبا لا حزبكاني هريمي كردستانش تقريبا نزيك ببيتها كتشون نوين او عند الدنجي بدس هنا تقريبا صدريش زور نزيكي ام مشروعيه شي مشروع كي سربخو بو عراقي كي سربخو بو نمونه دجي امريكي ايراني راس زور جرش لقى الامريكا وايرانيش ايش دكات لجير بجيرو نرستو خو گوتارکی پوپولیستی بودن من اگه به باز بکنید به تایبت نوینو و صدری جار لناو خوبشاندان و خوبشاندران بگیره تا دگاتا هزکی جماوری قولی لناو نارضایتی که لناو جماوری تصر حال دوا دیجی حزب تصلا درکان زور سپاس تمام سپاس كاكسر طبعا من لقل او الرقام كمسألة كالعراق كرد بلنا كابتشتنا وحكومته وتاكون روم بيته نخشي سياسة العراق بلا من لقل شن أوا بلين شوار دورية هاتشي حكومة بتشكيل كريت بتوافقية كريت وإما زرر منزور كدولة ما إما أم جاره وادارم بتوافقي نبي بزوري نبي بو زوري نبي كزوري نبو معارضي كي بقود توجبه لناو شيعكان لناو برلمانا كرد أتواني استفادة لمكة لناو حكومتشا ولناو برلمانشا أما زور قرنجا ككرد بتوانيت تشجيعي حكومي زوري نبكن كصدر ايوات نالم خوي بات بشتي بلام لجيرو تشجيعي أوبكات إما استفادة لكن شو مالي شيء اللي ناو برلمانا أبي بدو كرتوا وإما أتوانين لو وقتا دني كرد ل بروجكانا ل أو ياساني كدركة دجي إما أتوانين بلانسكي بجوري يعني دوري كي زياتر وفعالت المانجبية شل حكومتيشا وشل برلمانشا زور سباس اقتصاد مالي شيء زور ناقشەیەکی بەرهەم بوو